عزیزانم لە هەر شوێنێکن سڵایەمەتان لێبێت بەیانیتان باش بێت بۆ هیواین کە بەیانی هەموو لایەکتان پڕ بێت لە لەش ساقی و کامەرانی خۆشحاڵین ئەمڕۆژ پێتان شاد دەبینەوە کۆمەڵێ بڕگە بابەتینەوە بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان ببینن بۆ هیواین کە لە ماڵەکانتان بمێنەوە نەچنە دەرەوە تا کۆتایی هاتنی قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستان و بێگومان بنەوەی کە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و لە ماڵەبوونتان لە سوود و قازانجی هەرێک لە ئێمە بۆ هیواین کە ئێوەش ڕێنمایەکان جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە بتوانین هەمومان بەسەر نەخۆشی کۆرۆنادا سەرکەوین. ئازیزانم بۆ ئەمڕۆژمان دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردوون لە تەوەری یەکەممان و سەرتاماندا باس لە کاریگەریەکانی نەخۆشی کۆرۆناکەین لەسەر عادات و کللتوری کوردی. وەک ئەزانین کە هەر لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە ناو هەرێمی کوردستاندا بێگومان کۆمەڵێک گۆڕانکاری هاتووە بەسەر کللتوری کوردیدا و هەر لە نان خواردن و خەوتن و ڕۆژەکانی ئاسایی ژیانمان بگرە هەتاوەکو بۆنە و جەژنەکانیش جیاوازیەکی زۆریان هەبووە لە چاو ساڵانی ترا. ئێمە ئەمڕۆ باس لەواکەین تا چەند ئەم کاریگەریانە خراپن لەسەر کللتوری نەتەوەی کوردی و چی بکرێت بۆ ئەوەی کە کللتور بگەڕێنرێتەوانێ و هەمومان هەم لە خێزان هەم لە کۆمەلگا هەم لە حکوومەت چی بکرێت بۆ ئەوەی کە تعویزی ئەوە بکرێتەوە کە ئەم ساڵ نەمانتوانیوە وەکو پێویست گرنگی بدرێت بە کللتور. ئەمە تەوەری یەکەمان. دوا بەدوای ئەوە چینە سەر تەوەری دووەممان باس لە خۆپارێزی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوەکەین. وەک ئەزانین کە ژمارەی زۆری هاوڵاتی لە هەرێمی کوردستان پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلامن. ئێمە ئەمڕۆ باس لەواکەین لە ئاینی پیرۆزی ئیسلام داباز لەم نەخۆشیانە بە چ شێوەیە کراوە و چی وتراوە دەربارەی ئەم نەخۆشیانە ڕێکارەکانی خۆپارێزی چۆنن و باسیش لەوانە ئەکەین لەو کەسانەی کە ڕێکارەکان جێبەجێ ناکەن ئەمە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن سێر ئەکرێن و تا چەند گرنگە مامۆستایانی ئاینی و لیژنەی ئەوقافی سلێمانی و شارەکانی تریش ئەوان بڵین بۆ نمونە ڕێنمایی تایبەت بدەن بە هاوڵاتیان بۆ ئەوەی کە خۆیان پارێزن لەم نەخۆشیە و چی بکرێت لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بۆ ئەوەی کە بتوانین ڕێکارەکان جێبەجێ بکەین و ڕۆژانە ئێمە بتوانین لەم نەخۆشی خۆمان پارێزین. ئەمەش تەوەری دووەممان بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوودی لەوەربگرن. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی هەروەکو وتمان لە تەوەری یەکەممان و سەرتاماندا باس لە کاریگەری نەخۆشی کۆرۆنا ئەکەین لەسەر کللتور. وەک ئەزانین کە ئەم ساڵ بەهۆی هاتنی نەخۆشی کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان و بڵاوبوونەوەی لە هەرێمی کوردستان بێگومان کاریگەریکی زۆری کرد لەسەر کللتور و جیاوازی هەبوو لەگەڵ ساڵانی تر. ئێمە ئەمڕۆ باس لەوەکەین چی بکرێت بۆ ئەوەی کە کللتوری نەتەوەی کوردی بپارێزرێت لە ناوچوون و لە هەمان کاتیشدا ڕێکارەکان چین بۆ ئەوەی کە بتوانین کە هەمووان پارێزگاری لە کللتوری نەتەوەی کوردی بکەین. هەر بۆ مەبەستەش بەڕێز جیهاد ڕێشاوی کۆمەڵناس بە شێوەیەکی ڕاستەخۆل لامەنە. کاک جیهاد سڵاو لێ ببیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێراتیت خۆشحاڵ بووین. کاک جیهاد با سەرتا باسێک لە کللتور بکەین بزانین پێناسێک بۆ کللتور بکەین مەبەستمان چییە؟ بڵێ کللتور بریتە لە هەموو ئەو بیر و باوەڕ و دابوونەریت و هەڵس و کەوت و ڕەفتارانەی کە نەتەوەیەک یا کۆمەڵێک کەسی پێدەناسرێتەوە و ئەو کۆمەڵە کەسەوە ئەو نەتەوەیە لەو هەڵس و کەوت و ڕەفتار و بیر و باوەڕە هاوبەشیان هەیە و هەمویان بەو جۆرە مامەڵاکەنەوە بەو جۆرە بیرەکەنەوە بەو جۆرە ڕەفتارەکەن کە ئەمە لە کۆمەڵێک کەسەوە بۆ کۆمەڵێک کەس گۆڕانکاری بەسەردادێەوە لە نەتەوەیەکەوە بۆ نەتەوەیەکتر گۆڕانکاری تیادایە بەڵام هەموو کۆمەڵگەیەک و هەموو نەتەوەیەک کللتور و دابوونەریتی تایبەت بە خۆیان هەیە هەرچەندە لە هەندێک شتا ڕەنگە هاوبەشی هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی جیاوازی کللتوری لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەڵگایەکی ترە گۆڕێ کە ئەکرێ لە مەسەلەی زمان مەسەلەی خواردن مەسەلەی هەندێک دام با بڵین
هەندێک یاسای پەیڕەو کراو و لەگەڵ هەندێک دامەزراوەی تایبەت بە بەو کۆمەلگایە لەمانە تۆ کولتوری کۆمەلگایەک بخوێنیتەوە. کاک جیهاد با باسێک لەوە بکەین کە لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا تا چەند کاریگەری هەبوو لەسەر کللتوری نەتەوەی کوردی. گەر ئێمە بە شێوەیەکی گشتی باز لە قەیران بکەین، قەیران وەکو با بڵێین ئامرازێک کە کاریگەری هەیە بەسەر مرۆڤەوە بەسەر تاکەکان یەکە بەیەکەوە لەوە نێوەندەشە کاریگەری هەیە بەسەر کۆی کۆمەلگا ئالێرەوە سیردەکەی هەموو قەیرانێک گۆڕانکاری بەپی ئەگە سێری مێژوو بکەی هەموو قەیرانێکی هەرچۆن هەچ قەیرانێک بێت تەندروستی بێ یا سروشتی بێ یا بەهۆی شەڕەوە بێ گۆڕانکاریەکی بە دوای خۆیان هێناوە. ئێمە ئەگەر سێری قەیرانی نەخۆشی بکەین لە ناو مێژووە سێرەکەی گۆڕانکاری یەک بە دوایەکی بە دوای خۆیان هێناوە لە ڕووی هەڵس و کەوتی مرۆڤەکان بەرامبەر بە ژیان بە چۆنێتی بەڕێکردنی ژیان لەمەی کە ئێستا لە ئێستا باسی لێ بکەین هەندێک گۆڕانکاری لە کۆی کۆمەلگاکانە دروست بووە کە لە هەندێک شتا کوردیش وەکو نەتەوەیە کە بەرکەوتەی ئەو نەخۆشیەیە لە هەر ڕووی کولتوریەوە هەرچەندە ئێستا ڕەنگە زۆر زوو بێ بڵێ ئەوە بە تەواوەتی گۆڕانکاریەکە ڕوویاوە بەڵام سەرەتای بینینی گۆڕانکاری دروست بووە تایە. مەسەڵەن بۆ نمونە لە هەندێ ڕووی دابوونەریتی کۆمەڵایەتی کە بۆ نمونە لەوانە جاران ئەگەر بمان وتایە تەوقەمەکەن ڕەنگە خەڵکی بەلایەوە بە شێوازێکی با بڵێین نێگەتیڤانە سێری بکردایە بەڵام ئێستا کە ئەڵێی با کەس لەگەڵ کەس تەوقەنەکە خەڵک بەلایەوە ئاساییە ئەمە خۆی لە خۆیان گۆڕانێک لە کولتوری خەڵکانە ڕوئەیە. جاران ئەگەر بماوە تای خەڵکی نەمەچن بۆ مزگەوت دەرگای مزگەوت داخێن ڕەنگە کارەسات بقەومایە بەڵام ئێستا کە ئەڵێین با لە پێناو خۆپارازیە دەرگای مزگەوت داخێن دەرگای دوکان داخێن دەرگای بازار دەرگای قوتابخانە ئەمانە هەمووی خەڵک بە شێوەیەکی ئاسایی وەریگرتووە لەبەرەوەی گۆڕانکاریەک لە ناو ژینگا ڕوویاوە. جاران ئەگەر من بەهاتمە بۆ ئەم بەرنامەیە و دەستکێشم لە دەستا وایە ڕەنگە بەلامانەوە سیر بواە یا بینەر بەلایە سیر بواە ئەمە بۆ دەستکێش لە دەستا دیارە خۆی نەخۆشیێکی پێستی هەیە بۆیە بەڵام ئێستا سیرەکەی دەستکردنی دەستکێش دەوامک بەستن ئەمانە هەمووی بۆتە کللتورێک کە خەڵک بەلایەوە ئاسایی. کاک جیهاد با باسێک لە ڕۆژانی ئاسایی خۆمان بکەین. لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا بێگومان هەر نەک لە هەرێمی کوردستانی بەڵکو لە جیهانیش ڕوتی ڕۆژانە گۆڕاوە. ئەمە بزانم ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر داهاتوو. هەموو قەیرانی کە ڕوئەیە بێتە نقطەیەکی تەحول بۆ ئەوەی ئەو کۆمەلگایە بتوانێت یا ئەو تاک ڕەنگە کۆمەلگانی کە ڕەنگە تاک خۆی بیکە بتوانێت کە پێداچوونەوەی بکە بۆی کە لە پێشترا کردوێتی. بۆ نمونە ئێمە جاران چوونە دەرەوەمان بە شێوازێک بوو ڕەنگە ئێستا بە شێوازێکی تر بێ. جاران خەڵکی عیادە تەندروستیەکان بەرنەئەکەوت بەڵام سێرەکەی ئەوە تا مانیەکە عیادە تەندروستی نییە و خەڵکیش بۆ خۆی هیچ گرفتێکی نییە لە ڕووی تەندروستیەوە. یعنی هەندێک شت هەیە لە ڕووی با بڵێن لە ڕووی خەوتن لە ڕووی خواردن لە ڕووی کاتی چوونە دەرەوە کاتی گەڕان کاتی یعنی ئەمانە هەمووی گۆڕانکاری بەسەرایەت و ڕەنگە لە دوای کۆتایی هاتنی ئەم با بڵین نەخۆشیەوە با بڵین ئەم خۆپارێزیە ڕەنگە هەندێک ئاسەواری ئەو خۆپارێزیە ئەو ڕاهاتنە بەسەر خەڵکەوە بمێنێەوە ڕەنگە خەڵک هەندێک شتی بەلاوە گونجاو بێ مەسەلەن بۆ نمونە ڕەنگە زۆر هاتنە دەرەوەی بەلاوە گونجاو بێت نێتە دەرەوە کە زۆر نێتە دەرەوە بەلایەوە شتێکی گونجاو بێت ڕەنگە خۆپارێزیەکانی پاک و خاوێنی کە ڕەنگە پێشتر بەکاری نێناوە لە دوای ئەمە زیاتر ڕەنگە گرنگی پێباوە ڕابێ لەسەری. بەڵێ ئەمە لە ڕووی هەندێ مەسەلەن بۆ نمونە ڕەنگە لە ڕووی
پەیوەندی خێزانی پەیوەندی عایلەوی یا پەیوەندی خزمایەتی جیهاد ئەمە باسێک لەوە بکەین کە لە ئێستادا خەڵکی کەمتر کۆ ئەبنەوە میوانەکان هەر نەماوە بە تەواوی ئەمێ باسێک لەوە بکەین ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵاتیەکان لە ئایندەیە ڕەنگە دوو ڕووی هەبێ ڕەنگە ڕوویەکی نێگەتیوی هەبێ ڕوویەکی پۆزەتیفی هەبێ ئیجابی و سلبی با من باسە ڕووە ئیجابیەکەی بکەم ڕەنگە ڕۆ ئیجابیەکەی لەوا خۆی ببینێتەوە کە خێزان بتوانێت کاتێکی هەبێ بۆ خۆی ئەمە جاران خێزان هەر بۆ خەڵکی بوو با بڵێن زیاتر ئیحتیمامات بە خەڵکی دەرەوەی خۆمان بوو بە خەڵکی خزم کەس و کاروانە ڕەنگە ئێستا زیاتر ئیحتیمامەکە بدرێتەوە بە ناو خێزان ئەمە ڕوویەکی تریشی ئیجابی ڕەنگە ئەڵێ هەندێک جار دووری و دۆستی ڕەنگە دۆستیەکە بۆ خۆی حاڵەتێک بێتەوە بە ئینسانە کە ئەم دووریە وای لێ بکە کە قەدری ئەو کاتی نزانی و کەم کەسە لێ نزیک بووە ڕەنگە عیلاقات پتەوتر بێت و هەندێک جار دووربوون لە هەندێک کەس و هەندێک حاڵەت لەوە چێ گرفت کەمتر دروست بکات. کاک جیهاد مەرجە هەموو ئەو ئەگەرانی کە بەجێ ئەمێنن بۆ داهاتوو هەمویان خراپبن یاخود باشی شانتیاوەکو با ڕێزت ئێستاوتت بەتەئکید ئێمە چونکە مرۆڤین و ئەم حاڵەتانە حاڵەتی کە بە قسەی لێکرد حاڵەتێکی کۆمەڵایەتین ئەم حاڵەتە کۆمەڵایەتیانە ڕووی ئیجابیشی و ڕووی سلبیشی هەیە یعنی هەموو شتێک لە ژیانی ئینسانە ئەکرێ ڕۆ ئیجابیەکەی هەبێ و ڕۆ سلبیەکەی هەبێ چوونە دەرەوە ئیجابیاتی خۆی هەیە سلبیاتی خۆی هەیە شێوازی نان خواردن شێوازی خەوتن ینی ئەمانە هەمووی ڕووی ئیجابی و سلبی خۆی هەیە کە ڕەنگە ڕۆ ئیجابیەکەی بە دوای خۆیان دواتر بیهێنێ بۆ نمونە بەردەوامبوون لەسەر پاک و خاوێنی ڕاگررتنی دەست شۆردن بەردەوامبوون لە دەست شۆردن بەردەوامبوون لەوەی کە کۆنتاکتی زۆرت لە ناو دووکان و بازارانە بێت جاران ڕەنگە گەر سعاتێک لە ناو دووکانێکە بمایتێتەوە ڕەنگە بۆ لەمەوە دوالەوەچێ نیو سعات زیاتر نمێنیتەوە یا کەمتر بمێنیتەوە لەبەرەوە ئەمانە هەمووی ئیجابیاتی خۆی هەیە لە ڕووی ئەوەی کە تاک چۆن هەڵس و کەوت کا لە ژیانی ڕۆژانی کاک جیهاد با باسێک بکەین کە لە مانگی سێ لە ناو نەتەوەی کوردیدا کۆمەڵێک ڕۆژی تایبەت هەیە بە هەنێک ئەو ڕێوڕسمانەی کە بەڕێوە ئەچێت ئەمێ بزانم کە نەکردنی ئەم ڕۆژانە و چالاکی بەڕێوە نەچوو لەم ڕۆژانە ئەم ساڵ ئەمێت بزانم تا چەند کاریگەری هەیە لەسەر کللتوری نەتەوەی کوردی وەک ئەزانین کە ڕۆژی جلی کوردیمان هەیە ڕۆژی ژنانمان هەیە و نەورۆزمان هەبوو ئەمانە هیچی ئەم ساڵ نەکرا ئەمان تا چەند کاریگەری هەیە ئەمیش بە هەمان شێوە ئەکرێ ڕۆ سلبیەکەی هەبێت ئەکرێ ڕۆ ئیجابەکەشی لێ بخوێنینەوە ڕۆ سلبیەکەی ئەوەیە کە نەکردنی ئەم مەراسیمانە ئەم بۆنانە ئەمە بۆنەیە ئەمەی نەورۆز با بڵێن جلی کوردی ڕۆژی جیهانی ئافرەتانەمانە هەمووی بۆنن ئەم نەکردنی ئەم بۆنانە ڕەنگە ئەگەر بەردەوام بێ کاڵبوونەوەی تیاڕۆەیە و خەڵک ڕەنگە بیری نەمێنێ وەکو چۆن هەندێک بۆنە هەیە خەڵکەیە بیری نەماوە بۆ نمونە ئەگەر بیر بکەیتەوە ماوەیەکی زۆر ئێمە بەرات خەڵک هەر ینی زۆر بیری نەمان بوو زۆر هەڵسوکەوتی تیانە ئەکرد ئستش خەریکە کاڵە بێتەوە بۆ نمونە ئەمیش ڕەنگە ئەو کاڵبوونەوەی تیابێت کە ئەوە ڕەنگە لە دەستدانی بۆنەیەکی کولتوری کوردی بێ کە ڕەنگە ئەوە لە ڕووە سلبیەکەی لە ڕوو ئیجابیەکەی هەندێک جار ئەم بۆنانە بەکارە هێنرێ بۆ هەندێ مەرام بۆ هەندێ مەرامی تایبەت مەسەڵەن بۆ نمونە مەرامی بازارکردن مەرامی تیجارەت مەرامی بازرگانی یا پیسبوونی ژنگەتیایە کە ئەمانە خۆی لە خۆیان سلبین و بەڵام ڕاوەستانی ئەم حاڵەتانە ڕەنگە بە ئیجابی خوێنرێت. کاک جیهاد با باسێک لە مانگی سێ بکەین مانگی سێی هەموو ساڵێک کۆمەڵێکی زۆر گەشتیاریە لە ناو هەرێمی کوردستان و بێگومان ئەچنە شوێنە کللتوریەکان و ناوچەکانی هەرێمی کوردستانە بینن ئەمێ بزانم کە لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا تا چەند کاریگەری هەیە لەسەر کللتوری نەتەوەی کوردی و وەلامان کاتیشدا لەسەر کەرتی گەشتیاری بەدەر لە زیانە ئابوووریەکەی کە من نامێ بچمەنە ئەو تەفاسیلە چکەم اختصاصی ئابووری نیم
ئەکرێ باز لەو زیانانە بکەین کە خەڵکی ئاشنا نابن بە نەتەوەیە کە ناوی کووردە خەڵکی ناتوانن زیاتر ئاشنا بن بۆی کە کللتوری کورد چۆنە و ئایا ئەو شوێنەوارە کوردیانی کە هەیە ئەو شوێنەوارە کللتوریانی کە هەیە لە ناو کووردا بە چ شێوازێکە خەڵکی ناتوانێت سەردانی ئەم شوێنانە بکە ناتوانێت لە ڕووی ئەوەی کە ئێمە ناناسرین بە دەرەوە چونکە بەشێک لە ناسینی هەر نەتەوەیەک بریتە لەو شوێنەوار و شوێنە گەشتیارانەی کە هەیەی بۆ نمونە کاتێک کە باسی لەندەنەکەی یەکسەر ساعاتی بنگبینمان بیرەکەوێتەوە کاتێ باسی ئەمریکاکەی ئەو هەیکەلەکەی ئازادیمان بیرەکەوێتەوە لەبەرەوە هەموو نەتەوەیەک هەندێ شوێنی تایبەتی هەیە کە ئەو کوردی باڵێن ئەو نەتەوەی پێناسرێتەوە بۆ نمونە کە باز لە کوردەکەی ڕەنگە قەڵا هەندێ لە زۆر شناخ ئێمە قەڵامان هەیە کاتێک کە باز لە قەڵاکەی ئەو کاتە خەڵکە سەردانی ئەو شتانە کە نەزان کە کللتوری نەتەوەی کوردی پێشتر چۆن کاک جیاد باسێک لە چۆنێتی لە خەو هەستان و نانخواردنی ڕۆژانە بکەین ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر داهاتوومان بۆی کە بە هەمان ڕەوت بەردەوام بین کە لە ئێستادا چۆن درەن لە خەو هەڵەستین چۆن نان ئەخۆین لە داهاتوشدا بە هەمان شێوە بەردەوام بێت ئەمە زیانەکانیشی چی ئەگەر وا بەردەوام ببێت زیانی ئەوەیە کە ڕەنگە کاتی چونکە هەموو لەشی ئینسان پێویستی بە کاتی تایبەتی خۆی هەیە پێویستی بەو کاتە هەیە کە لە شەوە بەکارهێنراوە بۆ خەوە ڕۆژ بەکارهێنراوە بۆ چست و چالاکی ئەگەر ئەمە عکس بێتەوە ڕەنگە لە ڕووی تەندروستیەوە گرفتی گەورە دروستکاوە ڕەنگە لە ڕووی دەرونی شەوە گرفت دروستکە هەم لە ڕووی کۆمەڵایەتی شەوە گرفتی هەیە لە بەرەوەی ڕۆژ هی کارکردنە شەوهی پشودان و ئیسراحەتە گەر ئەم دوو ئەم کاتانە با بڵێن بەرعکس بێتەوە ڕەنگە کاریگەری دەرونی خراپی هەبێەوە کاریگەری سلبی کۆمەڵایەتیشی لە دروستێت ئێمە ئەگەر باز لە گۆڕانکاری لەم حاڵەتانە بکەین ئەکرێ مەسەلەن بۆ لە ڕوویەکی ئیجابی لە گۆڕانکاریە ببینین لە ڕووی کللتوریەوە جاران خەڵک تەرکیزی لەسەر ناو شار بوو بەڵام ئێستا خەڵک زیاتر تەرکیزی لە دەروەی شارە کە ئەمە وا ئەکا خەڵک دیسانەوە بگەڕێتەوە بۆ ژیانی گوند یعنی ئەگەر بە تەواوەتیش نەگەڕێتەوە بە یەکجاری بەڵام لە ڕووی هۆش و زیهنیەوە بیری لایەوە هەبێت کە شتێکیش هەیە ناوی گوندە شتێکیش هەیە ناوی دەرەوەی شارە ئەمە هەموو تەرکیزمان هەموو چست و چالاکیەکانمان لە ناو شارەکانە بوو کە جەنجاڵیەکی زۆر و قەرباڵخیەکی زۆر و ژاوەژاوێکی زۆری ناو شارە دروست کردبوو ئێمە ماوەیە هەمومان زۆر بەمان دیقەتەوەمانیاوە کە شار بێدەنگیەک و خامۆشیەک و با بڵێن یەکی زۆری بەخۆیەوە ئەبینی ئەمە وامان لێ کاکە ئێمە دیسانەوە پێداچوونەوە بکەین بۆی کە ئێمە بۆچی ئەوەندە لە ناو شارە چڕبووینەتەوە گوندەکانمان و دەرەوەی شارمان بەجێ هێشتووە لەبەرەوە ئەم گۆڕانکاریانە ئەمە هەر لێرەش ڕووی نییە ئەوە لە زۆر وڵات ئەمە ڕوویاوە خەڵک گەڕاوەتەوە بۆ ژیانی گوندنشینی با بڵین ئەگەر بە تەواوەتیش نەگەڕابێتەوە هۆش و هیزری گەڕاوەتەوە بۆ ئەوەیە کە بەڵێ ژیانی گوندنشینی ژیانێکی پاک و ژینگەیەکی پاک و خاوێنتر. کاک جیهاد بە بۆچوونی بەڕێزت ئەمەوێت باسێک لەوە بکەین ئەگەر هاتوخوا نەخواستە ئەم حاڵەتە بەردەوامی هەبوو چ زیانێک بۆ ئایندە دروست ئەکات و پێویستە چی بکرێت بۆی ڕێگری لێ بکرێت؟ بەردەوامبوونی ئەم حاڵەتە زیانی ئابووری ئەوە هیچ لە ڕوئەیە ئابووری گەورە بەڵام زیانە کللتوریەکە زیانە کۆمەڵایەتێکی کە ئێمە باسی بکەین ئەوەی کە خەڵک ژیانی ڕۆژانەی خۆی لێ تێک ئەچێەوە ناتوانێت ئەوە لە ڕۆژ سلبیەکەیەوە ناتوانێت وەکو پێشوو بەردەوام بێ لەو ژیانی کە هەیەی بۆ نمونە کاتێک کە ئەوێت با بڵێن ناتوانێت وەکو جاران سەردانی کە سوکاری بکە ناتوانێت وەکو جاران ئیش و کاری دەرەوەی ڕاپەڕێنێ لەبەرەوە ئەم زیانانە ئەگەر بەردەوام بێ خەڵک ڕەنگە نەتوانێت وەکو حاڵەتی ئاسایی خۆی بژی بەڵام بۆ ئەوەی ئێمە زیانەکانی ئەم بەرکەوتنانە ئەم بەردەکەوتانە کەمتر بکەینەوە ئەوەیە کە ئینسان ڕێگا چارەی تر بدۆزێتەوە بۆی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخابکە. کاک جیهاد بابینە سەر ڕێگە چارەکان لە ڕووی
تاکەوە تاک بەرپرسیارەتی چییە لەم حاڵەتی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە بۆ ئەوی کە بتوانین هەمووان پارێزگاری لە کللتوری نەتەوەی کوردی بکەین لەو کاریگەریانی کە لە ڕووی دەرونیەوە تەسیر لە تاکەکە لەم حاڵەتەی لە قەیرانی نەخۆشیە من دوو خاڵەمێ باسکەم یەکەم بەرپرسیارەتیە لە ئینسان دروستەکە دووەم جددیبوون تیا دروستەکە بەرپرسیارەتی دروستەکە تایە کە حەست بە بەرپرسیارەتێکە کە ئەوەی کە نەبێتە هۆی ئەوەی کە ژینگە پیس ببێەوە نەبێتە هۆی ئەوەی کە بەهۆی ئەمەوە ئەم نەخۆشیە بڵاو بێتەوە ئەمە حاڵەتێک کە لەو کەسا دروستە بێ ئەم بەرپرسیارەتی ئەگەر بەردەوام بێتایە ئەتوانێت بۆ ژیانی خۆی بۆ ژیانی ڕۆژانەی خۆی لە بەردەوامبوون لەم بەرپرسیارەتەوە هەستکردن بە مەسئولیت ئەتوانێت ڕێگری بکە لە هەندێک گرفتی گەورە کە بێ بەسەر خۆی و بەسەر دەوروبەریە ئەوەی کە با بڵێن خاڵەکەی ترکەویستم باسی کەم جددیبوونە لەوەی کە ئەو هەڵس و کەوتانی کەیکا بە جددی بیکە مەسەن بۆ نمونە کات جاران ئەگەر شتێکی فڕەبایەتە سەر زەوی ڕەنگە زۆر بەلایەوە گرنگ نبووە بەڵام ئێستا بیر لەوە کاتەوە کە گەر ئەم فرەدانی ئەم شتە بۆ سەر زەوی ڕەنگە ژینگە پیسکاوە دواتر ڕەنگە ئەم ڤایرۆسە بە بەردەوامی بڵاو بێتەوە جاران ئەگەر بەلایەوە گرنگ نەبووایە دەستکێشێک لە دەستکە بەلایە گرنگ نەبووایە دەمامکێک بەستێ لە حاڵەتی باسان هەندێ نەخۆشیە ڕەنگە ئیسە جددی بێ لەوەی کە هەندێ حاڵەت بەکار بێنێت جاران ئەگەر بەلایەوە گرنگ نەبووایە دەست شۆردن ڕاگررتنی پاک و خاوێنی ناوماڵ ئێستا جددیە لەوەی کە دەست شۆردن بەکاربێنێەوە ئەمانە واکە کە تاک بتوانێت لەگەڵ ئەو هەلومەرجی کە ئێستا تێکەوتووە خۆی بگونجێنێەوە بەردەوام بێ لەو ژیانی ئاسایی کە هەیت کاک جیاد باباسێک لە ڕۆڵی خێزان بکەینۆک ئەزانین کە لە ئێستادا دەرگای قوتابخانەکان داخراون و منداڵان بەتایبەت لە ماڵەوە زیاتر ئەمێنەوە ئەم حاڵەتە بێتاقەتی کردوون ئەمێ باسێک لەوە بکەین کە ڕۆڵی خێزانەکانیان چییە لە پەروەردەکردنیان و لە تێگەیاندنیان بەوەی کە ئەم حاڵەتێکی کاتیە و بتوانن کە وان تێبگێنن کە کللتوری نەتەوەی کوردی نەفەوتێت ئاساییکردنەوەی ئەم حاڵەتانە لە لای مناڵ زۆر گرنگە بەوەی کە تێبگەێنی کە ئەمە ڕاستە مەترسیە بەڵام کۆتایی دنیا نیە چکە تۆقااندنی منداڵەوە زۆر باسکردنی ئەم حاڵەتانە لای منداڵ ڕەنگە کاریگەری دەرونی خراپ بەسەر مناڵەوە دروست بکە بەڵام بەکارهێنانی هەندێک تەکنیک و با بڵین بۆ نمونە هەندێک کاریکاتێر کە ئێمەی بینین لە تەلەڤیزیۆنەکانە ڕیکلامی بۆوەکرێ ئەوانە هەم مەترسیەکە ئەخاتە ڕوو بۆ مناڵ هەمووکو لایەنێکی تەرفیهی لایەنێکی با بڵین خۆش بۆ مناڵەکە پیشانەیە کە بەڵێ من ئەکرێ خۆم بپارێزم و ئەکرێ لێشی نەترسم بەکارهێنانی ئەم تەکنیکانەش لە ماڵەوە بە سوعبەت با بڵین بە گاڵتەکردن بە قسەی خۆش گێڕانەوەی هەندێ شت ئەوە ئەکرێ کاریگەریەکانی سەمناڵ کەم کاتەوە بەڵام گرفتێکی گەورە هەیە لە تەلەڤیزیۆنەکانمانە کە ئێمە کە دانیشین ئێمە خێزانی دانیشین زۆر بەمان زۆربەی ماڵەکان خێزانی دانیشین مناڵیش لە دەوروبەرمانە لەبەرەوە تەلەڤیزیۆنەکانمان جاری وا هەیە حاڵەتەکە زۆر بە ترسناک وێنا ئەکەن کە ڕەنگە لای من حاڵ طبیعی بێ بەس ڕەنگە مناڵەکە کاریگەری خەیەسە کاک جیهاد ئەی لە ڕووی میدیاوە چی بکرێت لەوەی باست لە تەلەڤیزیۆنەکانمان کرد پێویستە لە ئێستادا میدیا چۆن هەڵس و کەوت بکات لەم بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانی تێکەوتووە هەمومانە بێ بیر لەوە بکەینەوە بە میدیاوە کە ئێمە بەرپرسین بەرامبەر بەوەی کە خەڵک چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتە ئەکا و خەڵک چۆن لێی تێئەگا نە ئەوەیە کە ئێمە خەڵک بتۆقێنین کە بترسێەوە نە ئەوەیە بەلاش وای لە حاڵەتەکەوا لێ بکەین کە نەخێر ئەمە طبیعیە بەداخەوە هەندێک تەلەڤیزیۆن ئەم شەو سەیرەکەی خەڵکە تۆقێنێ سبێ شەو سەیرەکەی خەڵک بەلایەوەڵە خەڵک هیچ نییە و ئەمە حاڵەتەکە طبیعیە و هیچ شتێک لە ئارانیە لەبەرەوە بێ ئەم هاوسەنگیە لە ناو تەلەڤیزیۆنەکانمانە هەبێ ئەوەی کە نەوەیە بە خەڵک بڵێ هیچ شتێک لە ئارانیە نەوەی بە خەڵکیش بڵێ کاکە دنیا کارەساتە و هەمومان تیاچی لەبەرەوە ئەم هاوسەنگیە زۆر گرنگە ئەوە
ئەو کەسانن لە پشتی و ئامادەکردنی ئەو بەرنامانەوە ئەو کەسانە ئەو ڕۆڵە ئەبینن کە چۆن ئەو بەرنامانە ئامادەکەنەوە چۆن ئەو هەواڵانە دائڕێژن کە خەڵک والێ نەکەن تۆقێەوە خەڵکیش والێ نەکەن بەلایەوە شتەکەت هیچ بێت. کاک جیاد تا چەند گرنگە سوود وەرگرتن لە جیهان وەک ئەوەی کە ئەزانین کە ئەمە نەخۆشیێکی جیهانیە و بڵاو بووتەوە و ئەو ڕێکارانی کە لە جیهاندا جێبەجێ ئەکرێت تا چەند گرنگە کە کۆمەڵگەی کوردیش بە هەمان عادات و کللتوری ئەوان مامەڵە بکات لە ئێستادا. ئەم قەیرانی ڤایرۆسی کۆرۆنایە فکرەیەکی لە لای خەڵکی تاڕادەیە گۆڕیوە بەوا بست بۆ فکریا بستنەوە مەسلەی وڵاتە پێشکەوتوەکان و وڵاتە دواکەوتوەکان فکری ئەمە لە جیهان ئایسا قسەی زۆر لەسەرەکرێت ئایا وڵاتە پێشکەوتوەکان و وڵاتە دواکەوتوەکان ئەم زەراوەی کە بەکارمان هێنا لەم قەیرانی کۆرۆنایە هەستەکەن معادلەکە عکس بۆتەوە هەستەکەن بۆی کە وڵاتانی پێشکەوتو زۆر دەستەوەستان و زۆر با بڵین توشببووی زۆرە بەڵام وڵاتانی ئەوەی کە ئەوان پیانەوت یا ئێمەش خۆشمان پێمان وڵاتی دواکەوتو سەلامەتتر دەرچوون لەو قەیرانی کە هەیە کە تایەتی لەبەرەوە ئەمە ویستم ئەسا گەڕێمەوە سەر ئەو پرسیاری جەنابەت ویستم ئیشارەتێ بەوە بم کە وڵاتانی پێشکەوتو وڵاتانی دواکەوتو ئەم فکرەی ئێستا لە ناو جیهانی خوێنەوار و ڕۆشنبیرەکانە قسەی لەسەرەکرێەوە ئەبێ پێداچوونەوەیکی تیا بکرێت لەم ڕوانگەوە نەگەر لە هەندێک ڕوانگەی ترەوە نەخێت بەڵێوان پێشکەوتون بەس لەم ڕوانگەی کە کارەساتی کۆرۆنا خڵقاندوێتیەوە تا وڵاتانی پێشکەوتو زۆر کارەساتیان بەرکەوتووە ئەوەی کە ئێمە چۆن ئیسفادە لە وڵاتانی دەرەوە بکەین ئەکرێ لە ڕووی هەندێک دابوونەریت و کللتور و هەندێک ڕێنمایی بەکارهێنرا و کە ئەوان سوودیان لێوەگرتو ئێمەش بەکاری بێن و کرێ ئەوانش سوود لە ئێمە وەربگرین چونکە ئێمەش هەندێک ڕێنمایی و هەندێک کللتورمان بەکارهێناوە کە سوودی هەبوو بۆەوەی کە لەم کۆم لێرە مەسەن بۆ نمونە ئێمە دوکانەکان و بازاڕەکانمان چەند مانگە داخراوە یەک حاڵەتی دزی لەم کۆمەلگایە تۆمار نکراوە وانە بەڵام ئەگە سێری میدیا بکەی لە هەندێک وڵات سێرەکەی کارەساتی گەورە قەوماوە سێری سوشال میدیا بکەی سێرەکەی دوکان شکاندن بازار شکاندن ئەمانە لە هەندێک شوێن ڕوویاوە بەڵام لای ئێمە خۆشحاڵیەوە هیچ شتێک لەو شتانەوە ڕووی ناوە لەبەرەوە ئەکرێ ئەوان سوود لە ئێمە ببینن و ئێمەش سوود لەوان ببینین بەم شێوەیە. کاک جیادۆک و دوامین پرسیارم ئەمە باسێک لە ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لەم نەخۆشیەوە چی بکات لە ئایندەدا بۆی بتوانێت قەرەبووی زیانەکان بکات کە لە ڕۆی کللتوری و لێمان کەوتووە. من ئەمە ڕێی شخصی خۆماڵێم ئەگەر قەیرانی نەخۆشی گرفتێ بۆ هاوڵاتی قەیرانی نەخۆشی با بڵین فرسەتێکی گەورەیە بۆ هەموو حکوومەتێک کە بتوانێت متمانی خۆی بەدەست بێنێتەوە لای هاوڵاتی ئەکرێ حکوومەت هەر حکوومەتێک بێت ئەکرێ حکوومەت بە بەکارهێنانی با بڵین ڕێنمایی گونجاو بە بەکارهێنانی خزمەتگوزاری گونجاو خزمەتگوزاری تەواوەتی متمانی تەواوەتی خۆی بگەڕێنێتەوە بۆ خەڵکی مەسەن بۆ نمونە ئێمە ئەبێ ئەوە نقڵی لەوە نەکەین کە خەڵک ئەگەر هەمووشی نەبێ بەعزێک لە خەڵک متمانی بەم حکوومەتی خۆمان نییە بۆ گەڕانەوەی ئەو متمانەیە ئیساب گەورەترین فرسەتە کە حکوومەت دەتوانێت ئەو متمانەیە بۆ نمونە ئێمە من دوێنێ لە تەلەڤیزیۆنێک ئەو هاوڵاتێنی کە ئەلوەکەیان داخست بۆ هاوڵاتێک گوتی باشە بۆچی بارەکانی ئێمە ناگاتە ئێرە کە خواردنە و خەسارە بێ بەڵام بارە نەوتەکان هیچ کێشەی نییە و گرفتی نییە و ئەڕوات ئەمە بێمتمانەی دروستەکە لە لای خەڵکی کاتێک خەڵک سێرەکە حکوومەت خەڵکی ئێمەی لە ماڵەوە داناوە بەڵام هەندێک خەڵک بە ئارزوی خۆیان هاتوچۆکەن و ئەسوڕێنەوە و لە سوشال میدیا بڵاوی ئەکەنەوە خەڵک متمانی بۆ حکوومەت و بۆ دەسەڵاتە نامێنێ بۆ ڕێگریکردین لەم شتانە ئەبێ حکوومەت کارێک بکە کە خەڵک متمانی دروست بێتەوە و بۆ نمونە ئێستا کۆمەڵێک با بڵین هاوکاری باش کۆکراوەتەوە هەتا ئێستا ئەم هاوکاریانە هیچ شتێکی لێ نەکراوە بۆ گەڕانەوەی متمانە ئەکرێ حکوومەت دەست بکا بە دابەشکردنی ئەو هاوکاریانە دوێنێ دیسان لە تەلەڤیزیۆنێک هاوڵاتێک وتی ئێمە
باس لە کرێکار بوو کرێکار بۆ زمانی خۆی ناکە وتی لەبەرەوەی کرێکار متمانی بەم حکومەتە نیە ئێستا ئەگەر ئەم حکومەتە لەم کاتەدا هەموو 8,000 کرێکار خۆی زەمان کردووە ئەو 8,000 کرێکارە هەر کرێکارێک $100 باتێ متمانە ئەگەڕێتەوە لە دواتر ئەو هاوڵاتی ئەو کرێکاری تر کە خۆی زەمان نەکرێتەوە خۆی زەمان دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز جیهاد ڕێشاوی کۆمەڵاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان بوو بەڵێ عزیزانم ئێستاش ڕاستەوخۆ کاروان لا تەختەقەوە لەگەڵمانەیە کاروان سڵاو دەبێت بەیانیت باش بێت ئەمە بزان زانیاریەکان لای تۆ چی؟ بەڵێ کۆژن سلااو لێوە سلااو لە بینەران هەڵبەتە ئێمە لە کەنار زەی بچووکین لە نەحی تەختەق ئەم سروشتێکەوە لە پشت منەوەیە ئەمە پردی دێرینی تەختەقەوە ئەمە ئاوی زەی بچووکە کە لە دەریاچەی دوکانەوە سەرچاوەکەی هەڵدەقڵێ و من دەمەوێت زانیاری لەسەر ئاستی ئاوی ئەم ساڵ لە دەریاچەی دوکان و هەم لە بەنداوەکە بۆ بینەرانی کەراڵی ئاسمانی گەلی کوردستان ئاشکرا بکەم لە پەیوەندیمان دوێنێ لەگەڵ بەڕێوەبەری بەنداوی دوکان کاک محەممەد تایر پێڕاگەاندن کە تا ئەمڕۆ ئاستی ئاو لە بەنداوی دوکان 502.54 مەتر سێجا ئاو لە ئاستی ڕووی دەریاوە بەنداوەکە لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و لە هەمان کاتیشدا بەراورد لەگەڵ ساڵی پار ئاستی ئاو 9 مەتر واتە 9 مەتر بەستونی ئەم ئاوە کەمترە لە چاو ساڵی پارەوە و ئەگە بەڕێژەش حساب بکرێت بڕی ئاو 3 ملیار مەتر سێجا لە پار ساڵ کەمترە کاک محەممەد ئەوەی ئاشکرا کرد بۆ گەلی کوردستان کە ئەمە ئاستێکی نۆرمەڵە کە لە ئێستاە بۆ دەریاچەکەەوە هیچ گرفتێکی قەیرانی ئاو یاخود کەمبوونەوە بۆ هاوینی ئەمساڵ بۆ سامانی کشتتوکاڵی کەم نابێت و بە بنبەستی بەرهەمێنانی وزەی کارەبا ڕایگەیاند کەوا ڕۆژانە 100 مەتر سێجا ئاو بەردەدرێتەوە 100 میلیمەتر سێجا ئاو بەردەدێتەوە بنبەستی بەرهێمنانی 80 مێگاوات کارەبا بۆ دەوروبەر بۆ ئەو شوێنانێکەوە کارەبا لەسەر دەریاچەی دوکانەوە لە تۆربینەکانی دەریاچەی دوکانەوە بەرهەم دێنێت و لەگەڵ ئەوەشدا ئاستی بارانبارینی ئەم ساڵ و پاری ئاشکرا کرد پار تا ئەم ساتە 974 ملیم بارانباری و ئەم ساڵ ڕێژەکە بۆ نیو هێندە دابەزیوە کە 516 ملیم بارانباریوە و ئەمە لەسەر ئاستی ئاوی دەریاچەی دوکان بوو کەەوە باسم کرد وەک دەبینین ئێرە کەنار زەی بچووکە و لە پشت ئەم ئاوە و لە تەنیشتیم ئەم ئاوە بڵێن کۆمەڵێک و گەڕێکێک هەیە لە کەنار ئەم زەیە و بەهۆی دابەزینی ئاستی ئاوەکەوە هاوڵاتیانی ئەم ناوچەیە و دانیشتوانی ئەم کەنار ئاوە گلەی ئەوە دەکەن بە بەردەوامی بۆنێکی ناخۆش بەهۆی ئەو زێرابانی کە تێکەڵ بە ئاوەکە دەبن بۆنێکی ناخۆش بڵاو دەبێتەوە بە سەر دانیشتوانی سنوورەکەیەوە ئەمەش بۆ دەگەڕێنەوەکەوە ئاستی ئاو لە ڕووبارەکە کەمی کردووە لە چاو ساڵی پارەوە ئەگەر بازە سامانی ماسیش بکەین لە کەنار زەی بچووک چەندین حەقلی ماسی و چەندین حوزی ماسی لەسەر ئەم زەیە دروستکراوە تام و چێژی ماسی زەی تەختەق زۆر جیاوازترە لە چاو شارانی ترەوە ئەمەش بەهۆی پەروەردەکردنی بە ئاوی زەی بچووکەوە ئەگەر بینەوە باز لە تەوەرەشی تر بکەین کە تەوەری کۆڕۆنا و بابەتی هاتوچۆیە لە سنوورەکە لە سنووری قەزای کۆیەت تا ئاستێکی زۆر باش ژیان خەریکە بەرەو ئاسایی بوونەوە دەچێت ئەمە جێ خۆشحالیە بەهۆی ئەوەی کەوا تیمەکانی تەندروستی و تیمە ئەمنیەکان کە لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە با شێوازێکی زۆر چڕوپڕ توانیان ڕێوشوێنی ئەمنی تون تەندروستی بگرنە بەر بۆی کەوا ڕێگری بکرێت لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنەوە خەریکە ژیان تا ئاستێکی زۆر باش بەرەو ئاسایی بوونەوە بچێت لە سنووری قەزای کۆیە و ئێستا هیچ تا ئێستا تەنها یەک توشببووە کە بۆ ئەوش چابووە نێو گەڕایەوە نێو کەس و کارەکەی خۆی و لەگەڵ ئەوەشدا تەندروستی کۆیە هەنگاوی ئەوەی ناکەوا سنتەرێکی کۆڕۆنای لە شاری کۆیە دروست کرد و سنتەرەکە بەرەو کۆتایی دەچێت لە چەند ڕۆژی ئایندەیە دەکرێتەوە ئەمە ئەگەر
هەرچەندە تیم بڵین بەڕێوەبەرەتی تەندروستی کۆی ڕایگەیاندکەوە ئەم سنتەرە لە داهاتووە بە مەبەستی ئێمەرجنسی یان فریاکەوتنی خێرایان تەواڕی بەکاردێت و ئەمە دەتوانرێ ئەم بینایە سوودی لێ ببیندرێ لە داهاتووە و چەندین هەناسی دەستکردی بۆ دابین دەکرد. ئەمەش ئاسانکارێکی زۆر بۆ نەخۆشان و ئەو کەسانی کە سەردانی نەخۆشخانەی گشتشەی دکتۆر خالی دەکات و دەمەوێت بە گرنگی دەزانم ئەم بۆ پامنێرمان کاروان کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە تەقتەقەوە لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین هەروەکووتمان لە تەوەری دووەمماندا باز لە خۆپارێزی ئەەکەین لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە. وەک ئەزانین کە ژمارێکی زۆر پەیڕەوی ئاینی ئیسلام لە ناو هەرێمی کوردستاندا دەژین بێگومان کە ئێمەش لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە پێویستە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە چۆن خۆپارێزی بکەین و پاکوخاوێنی تا چەند گرنگە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە چۆن ئاماژە بەم نەخۆشیانەکراوە چی بکرێت لەلایەن مامۆستا ئاینیەکان و لەلایەن لیژنەکانی ئەوقاف بۆ ئەوەی کە بتوانین بە هەمووان ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ببینەوە. هەر بۆ مەبەستەش بەڕێز مامۆستا مژدا ڕەئوف بەڕێوەبەری ئەوقافی چەمچەماڵ و مامۆستای ئاینی کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. مامۆستاگیان سڵاو لێ ببانیت باش بێت. سڵاو لە جەنابتان و بەیانی بەڕێستان و تەواوی بینەرانی کەناڵی گەلی کوردستان پڕخێر و باش و بەرەکەت بێ ئینشاءالله. دەکەم بەخێراتی خۆشحاڵین. مامۆستاگیان سەرتا بە پێناسەیەک بۆ خۆپارێزی بکەین لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە بزانین کە چۆن باز لە خۆپارێزی کراوە. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان دەستخۆشی زۆرمان بۆ بەڕێستان هەیە بۆ ئەم کات و دەرفەتەی کە بە ئێمەتان بەخشی. زۆر سپاس. دیارە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگێکی زۆری بە بابەتی خۆپارێزی داوە چونکە ئاینی ئیسلام بەلایەوە ڕێزی ئینسان و سەلامەتی ئینسان و حورمەتی ئینسان گرنگیەک و بایەخێکی زۆری هەیە. ئاینی ئیسلام هەمیشە حەزەکە مرۆڤەکان سەلامەت بن، حەزەکە مرۆڤەکان دوور بن لە هەموو ناخۆشیەک، لە هەموو نەخۆشیەک، لە هەموو دەرد و کێشەیەک. بۆ یەگە تەماشاکەین ئێمە چەندەها دەق هەیە لە قورئانی پیرۆزدا کە باسی گرنگی ئەم بابەتە ئەکا، بابەتی خۆپارێزی. ئینسان کە دوور بێ لە شتێک کە زەرەر و زیانی پێ بگەێنێ. بۆ نمونە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە کە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ولا تلقوا بأيديكم إلى التهلكة. واتا أي إيمان داران، أي مسلمانان، أي توابي خلقي سرزمين إيوا بدستي خوتان توشي هلاكي و توشي زحمتي و توشي ناڕەحەتیەک مەکەن کە زیانتان پێ بگەێنێ. دیارە ئەم ئاەتە بەڕوون و بەڕەوانی باسی گرنگی خۆپارێزی ئەکا بۆ مسلمانان و بۆ تەواوی بەشەریەت لەسەر زەمیندا. یاخو لە ئاەتێکی ترا خوای گەورە کە ئەفەرمێ ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. ئەفەرمێ خۆتان مەکوژن ئێوە ئەی خەڵکینە لەسەر زەمینە کاتێک تووشی گرفتێک ناخۆشیەک ناڕەحەتیەکە بن بێ ئومێد دەبن لە ژیان پەنامە بن بۆ خۆ کوشتن چونکە بەڕاستی خوا ڕەحم بە ئێوە ئەکاو خوا خاوەنی بەزەی و ڕەحمە پێتان. یاخود پێغەمەری ئازیز و خۆشەویست صلی الله عليه وسلم کە لە فەرمودەیەکە باسی ئەکات کە ئەما یەکێکە لە قاعیدە ئوسوڵیە جوانەکانیش کە فەرمێ لا ضەرەرە ولا ضیرار، واتە نەزیان لە خۆت بدە نەزیان لە دەوروبەری خۆت بە. ئەم دەقانە ئەم ئاەت و فەرمودانە بەڕاستی هەر هەمووی باسی گرنگی خۆپارێزی واتە ئێمە ئەبێ کارێک بکەین لەم سەرزەمینەدا خۆمان بپارێزین لە هەرچی شتێک کە زیانمان پێ ئەگەێنێ، نەکارێک بکەین زیان لە خۆمان بین و نەکارێک بکەین زیان لە کەسانی دەوروبەری خۆشمان بین. مامۆستا ئەمێ باسێک لەوە بکەین کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هیچ ئاەتێک یاخود فەرمودەیەک هەیە کە باز لەم نەخۆشیانە بکا کە ئێستا هەیە و چۆنێتی خۆپارێزی لێیان. بەڵێ بە تەئەکید ئاینی پیرۆزی ئیسلام باسی ئەم نەخۆشیانەی کردووە. خوای پەروەردگار کاتێک کە دەردێک ئەنێرێ، کاتێک کە نەخۆشیەک ئەنێرێ بۆ سەرزەمین دیارە خەڵکیشی لێ ئاگادارە کاتەوە لە شێوازی خۆپاراستن لێی. ئێمە فەرمودەیەک باسەکەین و فەرمودەیەکی پێغەمەری خوا صلی الله عليه وسلم ئەهێنینەوە تایبەت بەم جۆرە نەخۆشیانە، تایبەت بەم بارودۆخی کە ئێستا هەیە کە ئەم فەرمودەیە لە تەواوی هەموو دنیاە ئێستاکە جێبەجێ ئەکرێ بۆ خۆپارێزی لە نەخۆشیکی وەکو ڤایرۆسی کۆرۆنا. دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەکەی باسی نەخۆشی تاعونەکە بە تەحدید بە دیاریکراوی کە تاعونیش هاوشێوەی ئەم ڤایرۆسی ئێستا نەخۆشیەکە لەو نەخۆشیانی کە لێیەکەوێتەوە، واتە لە کەسێکی توشبوو ئەگوازرێتەوە بۆ کەسێکی ساخ.
بۆیە لە فەرمودەکەیە کە باس کراوە فەرمێ ئیذا سەمیعتم به بأرض فلا تقدیموا عەلەیه ئەفەرمی ئەگەر زانیتان یان بیستان کە نەخۆشی تاعون لە ئەرزێک لە شوێنێک لە جێگایەک لە شارێک لە وڵاتێکە هەیە و بڵاو بۆتەوە ئێوە مەچن بەرەو ڕووی ئەو شوێنە و سەردانی ئەو شوێنە مەکەن وإذا وقع بأرض وأنتم فيها فلا تخرجوا فرارا منه و پێغەمبەرش ئەفەرمێ درودی خوای لەسەر بێ ئەگەر لە ناو شارێکا بوون لە شوێنێک و جێگایەک بوون ئەو نەخۆشی تاعونەی تێدا بڵاو بووەوە ئێوە ڕامەکەن و شوێنەکە جێمەهێڵن دیارە ئێستا هەموو دنیا ئەم فەرمودەیە جێبەجێ بکات تەماشاکەن ئەم نەخۆشیە لە سەرەتایە لە وڵاتی سین کە بڵاوە بێتەوە وڵاتێکی زلهێزی وەکو سین ئەم ڕێ چارەیە بە باشەزانێ جێبەجێیەکە بە تەواوی خەڵکی وڵاتەکەی ئەڵێ خەڵکینە سەردانی ئەو شارە مەکەن کە نەخۆشیەکەی تیا بڵاو بۆتەوە بە هەموو خەڵکی شارەکە شەڵێ کەستان دەرمەچنە دەرەوە هەمووتان کەرەنتینە بن و لە ماڵەوە بمێنەوە بۆ ئەوەی نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە تیاتانە ڕێک ئەمەش فەرمودەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە پێش 1400 و ئەو ساڵە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ باسی کردووە و ئەمە جوانترین شێوازی خۆپاراستنە لە نەخۆشیێکی وەکو ئەم نەخۆشی ئێستا لە هەموو دنیای بەربڵاوە و هەموو دنیاش وەکو باسمان کرد ئەم شێوازە پەیڕەوەکن بەڵام ئەوان دیارە بە ناوی ئەوە نایکن کە ئەمە جێبەجێکردنی فەرمودەیە چونکە زۆربەی وڵاتانە ئاشکرایە کە لەسەر دینی ئیسلام نین بەڵام ئەزانن کە باشترین حەل و چارەسەر ئەمەیە کە پێش وەکو باسمان کرد ئەو فترە و زەمەنە زۆرەش ئیسلام و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم چارەسەری بۆمان داناوە مامۆستا ئەمە باسێک لە پاک و خاوێنیکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە وەکە زانین کە ڕێنمایە تەندروستیەکان باس لەوە ئەکەن کە زیاتر ئێمە پابەندی پاک و خاوێنی بین ئەمە باسێک لە پاک و خاوێنی بکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن باس کراوە بەڵێ ئاینی پیرۆزی ئیسلام دیارە گرنگیکی زۆری بە لایەنی پاک و خاوێنی داوە پاک و خاوێنی بۆتە یەکێک لە سیما و دروشمە جوانەکانی ئاینی ئیسلام ئێمە گە تەماشا بکەین چەندەها واجبات هەیە لە ئاینی ئیسلامە کە خوای گەورە بە واجبی کردووە لە سەرمان هەر هەمووی مەبەستەکە تایدا پاک و خاوێنیە بۆ نمونە خوای گەورە کاتێک کە نوێژی فەرز کردووە لە سەرمان کە واجبە ئێمە 5 فەرزە لە شەو ڕۆژێکا نوێشکەین بۆ ئەم نوێژە بە واجبی داناوە ئەبێ دەستنوێژگرین ئەم دەستنوێژگرتنەش چییە بریتیە لە شۆردنی دەست بریتیە لە شۆردنی دەموچاو بریتیە لە شۆردنی دەسەکان تا ئەنیشک و بریتیە لە مەسحی سەر و بریتیە لە شۆردنی قاچ یعنی ئەمە بەڕاستی چاکترین پاک و تەمیزی و جوانترین نمونەی پاک و تەمیزی و پاک و خاوێنیە ئێستا هەموو دنیا تەماشاکەن کە نەخۆشیێکی ڤایرۆسی بڵاوە بێتەوە یا هەر نەخۆشیێکی تریار میکرۆبێک یان هەر شتێک هەموو پزیشکانی دنیا باسی ئەوەت بووە کە ئاڵێ دەستان شۆن زوو دەسەکانتان شۆن دەموچاوتان شۆن ئاگادار بن ئەو ڤایرۆسە بە مەسەلەن ئەو شوێنانەوە نەنیشێتەوە کە بە دەرەوەن و ئێوەش بەکاری هێنن دەسەبەن بۆ دەمتان بۆ چاوتان بۆ نازان لوتان بۆیە ئاینی ئیسلام گرنگێکی زۆری بە پاک و خاوێنی داوە یاخود لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس کراوە فەرمێ پێش دەستپێکردنتان بە خواردن دەستان بشۆن کە لە خواردن تەواوە بن دەستان بشۆن دیارە ئەمەش بەڕاستی هەموو پزیشکە بەڕێزەکان ئەمڕۆ لە تەواوی دنیاە ڕێنمایی خەڵکیان کردووە بەوەی کە ئینسان و مرۆڤ پێویستە پێش دەستپێکردنی بە خواردن دەستی پاکاتەوە دەستی بشوە و تەماشاکەین کە لە دینی ئیسلامدا خۆشوردن هەندێک جار بە واجب دانراوە مەسەن هەنی حاڵت هەیە مسلمانان ئیمانداران ئەبێ هەر بە واجبی خۆیان بشۆن مەسەن بە نمونە ئافرەتێک کاتێکە لە سوڕی مانگانەی کە پاکە بێتەوە کە کۆتاییدی ئەبێ واجب بە خۆی شوە کاتێک کە مناڵێ بێ واجب بە خۆی شوە بەرکەوتنی کاری شەرعی نێوانشون و پیاوەکان لە دوای ئەوەیە واجب بە خۆیان بشۆن هەندێک جار خۆشوردنەکان بە سونەت دانراوە بۆ نمونە چون بۆ نوێژی هەینی کە لە ئێستاە بەداخەوە بەهۆی ئەم بارودۆخەوە مزگەوتەکان لە تەواوی کوردستانە داخراوە بەڵام لە فەرمودەی پێغەمبەر باسی ئەوە کراوە کاتێک کە مسلمانان هەفتانە کە ڕۆژانی هەینی ئەچن بۆ نوێژی هەینی سونەتە لە ماڵەوە خۆیان بشۆن و خۆیان پاکەنەوە جلی جوان لەبەرکەن و خۆیان بۆن خۆشکەن ئەو جا بڕۆن بۆ بابەتی ئەنجامدانی نوێژی هەینی و مەراسیمی وتاری هەینی یاخود بۆ جەژنەکان جەژنی ڕەمەزان قوربان یعنی بە سونەت دانراوە ئینسان پێشەوەی بەشداری مەراسیمەکە کا خۆی شوە ئەم هەموو خۆشوەردنە دیارە گشتی بۆ چییە بۆ پاک و خاوێنیە یاخود
ئەبینی کە مەسەلەی بۆن خۆشکردن یاخود بۆنی خۆشکە ئینسان لە خۆیەدا ئەمە سنەتی پێغەمەری خوایە صلی الله عليه وسلم کە خودی خۆی بەکاری هێناوە خۆی بۆن خۆش کردووە یعنی چ شتێکەوە بۆنی خۆش بوو بێ ئیتر هەر وەسائلێکە ئەو زەمانە بەکار هاتووێ بەکاری هێناوە ئەمرشی کردووە کە مسلمانان بۆنی خۆیان خۆشکەن بە بۆنێکی خۆشەوە بێنە ناو جەماعەت و تەنانەت لە فەرمودەیە هاتووە فەرمێ هەر مسلمانێک کە پیاز یا سیر ئەخوا با تێکەڵی جەماعەت نەبێ لەبەرچی لەبەرەوەی بۆنێکی دروستە بێ ڕەنگە خەڵک بێتاقەت و ئیزعاج بکە یا لە فەرمودەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ تنظفوا فإن الإسلام نظيف واتە ئێوە پاک و خاوێن بن ئەی مسلمانان چونکە ئیسلام پاک و خاوێنە خۆی ئیسلام دینێکی پاک و خاوێنە و پاک و خاوێنیشی خۆشەوێ و هەروەها لە شوێنێکی ترا فەرمێ النظافة شطر الإيمان یا نصف الإيمان پاک و خاوێنی بریتیە لە نیوەی ئیمان واتە هەموو ئیمان بکەی بە دوو بەشەوە بەشێکی بریتیە لە پاک و خاوێنی بۆیە بە دڵنیایەوە ئیسلام دینێکی پاک و خاوێنیە و هانی مسلمانانش ئەدا هانی شوێنکەوتوانی ئەدا کە هەمیشە لەم سەرزەمینەدا خۆیان پاک ڕاگرن پاک و خاوێن بن لەبەر ئەوەی پاک و خاوێنی بە دڵنیایەوە ئەبێتە مای سود و کەلکێکی باش بۆ تەندروست و سەحەتی کەسەکە. بێگومان ئەمە مساڵمشدا با باسێک لەوە بکەین هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە خەڵکی ناڕزایەتێکی زۆریان هەبوو لە بەرامبەر داخستنی مزگەوتەکان و ئەنجام نەدانی نوێژەکان لە ناو مزگەوتەکان ئەمێت باسێک لەوە بکەین کە ئێستایتر بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان ئەڕۆین و بێگومان خەڵکی ساڵانی تر ڕویان لە مزگەوتەکانە کرد بۆ کردنی نوێژە تەراویحەکان و نوێژە فەرزەکان ئەمێ باسێک لەوە بکەین ئەم ساڵ پێویستە چۆن بەڕێوە بچێت لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن بڵین ئامۆژگاری خەڵکی ئەکەن بۆ ئەوەی کە ئەم ساڵیان جیاوازتر بێت لە ساڵانی تر و بەپی ئەو بارودۆخی ئێمەی تێکەوتوین هەڵسوکەوت بکەن. بەڵێ دیارە وەکو باسمان کرد پێشتریش بەداخەوە بەهۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسەوە ئەم نەخۆشیەوە لە تەواوی وڵاتانی جیهان و بە کوردستانی خۆمان و بە وڵاتی خۆشمانەوە کە خۆی لە خۆیدا نەخۆشیێکی مەترسیدارە گەر حقیقەتی بابەتەکە برینوکو خۆی باسکەین بۆیە مەترسیەکە وای کرد کە حکومەتی هەرێم پەنا بۆ ئەوە بەرێ هەموو ئەو شوێنانەی کە ئەبنەمایی قەرباڵکی دروستکردن و تەجەموع و کۆبوونەوە دابخرێن بە مزگەوتەکانیشەوە کە پیرۆستترین شوێنی سەر زەمین مزگەوت بەلای خۆی پەروەردگارەوە. ئێمە بەڕاستی نیگەران بووین زۆر بە داخستنی دەرگای مزگەوتەکان چونکە دەرگای مزگەوت ئەگەر زۆر ناچاریکی زۆر نەیاتە ئاراوە هیچ کاتێک نابێت دابخرێ بەڵام دیارە زەروریاتەکە پێویستیەکە بەو ئاستە بوو بۆ ئەندازەیە بوو کە دابخرێ لەبەر ئەوەی ئێمە بێ حقیقەتێک باسکەین مزگەوت چەندە پیرۆز بێ چەندە حورمەتدار بێ بەڵام هێشتا کە ناگات بە حورمەت و بە پیرۆزی و بە گرنگی و بایەخی سەلامەتی ئینسان واتە سەلامەتی ئینسان و ڕێزی ئینسان و حورمەتی ئینسان بەلای خواوە زۆر گەورەترە لە هەرچی مقدسات و پیرۆزیەکانی تر بە مزگەوتەکانەوە بە کەعبەشەوە کە ماڵی خوایە لەم بارودۆخی ئێستا بینین کەعبە کە قیبلەی مسلمانانە پیرۆزترین شوێنە لەسەر ئەرزا و هەموو مسلمانان ساڵانە بۆ مەراسیمی حەج یاخود عەمرە ڕوو لەو شوێنە ئەکەن ئێستا لەو وڵاتە لە وڵاتی سعودیە بۆهی ئەم بارودۆخۆ ئەوێش داخراوە بۆیە بێ ئێمە بۆ شێوازە نیگەران نەبین کەوا بزانین ئیتر ئەمە دین لایەکی لێ بۆتەوە یان دین ڕووخاوە یان چی هەموو وڵاتە ئیسلامیەکانیش هاوشێوەی وڵاتی خۆمان کە نەخۆشەکەی تیا بڵاو بۆتەوە دەرگای مزگەوتەکانیان داخستووە. لەم ساڵدا مسلمانان لە ڕەمەزاندا چۆن مامەڵە بکەن و چی بکەن بۆ ئەوەی کە نوێژەکانیان لە ماڵەوە بکەن و نەچنە مزگەوتەکان. بەڵێ جارێ ئێمە چەند ڕۆژی داهاتوو پشت بەخوا لەوانەیە کەمتر لە هەفتەیەک یان 6 ڕۆژێکی مابێ بۆ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان هەر لە ئێستاوە بەخێر هاتنی ئەو مانگە پیرۆزە ئەەکەین و هیوادارین کە ئینشاءالله خوای گەورە و مانگە بکاتە مانگێکی خێر و خۆشی مانگی کۆتایی هاتنی ئەم نەخۆشی و ئەم ڤایرۆس و ئەم ناخۆشی کە خەڵک هەیەی دیارە تا ئەم حەددا هیچ بڕیارێک بەڕاستی نییە لەلایەنی حکوومەت و لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنا بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان من حەزەکەم ئەوەش باسکەم کە زۆر جار خەڵک ئەو پرسیارە ئەکەیا ئەو گلەی ئەکا لە ئێستایا کردنەوەی مزگەوتەکان لە دەسەڵاتی نەئەوقافەکان نەوەزارەتی ئەوقافیشایە لە دەسەڵاتی وەزارەتی تەندروستی و لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنایە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران ئەوان ئەبێ ئیعاز بن بڵێن مەترسی نەخۆشیەکە نەماوە
و ئەو بارودۆخە ئاسایی بۆتەوە ئەو کاتە وەزارەتی ئەوقافیش بڕیاری کردنەوەی مزگەوتەکان بە بەڵام ئێمە ئەگەر گەیشتینە ڕەمەزان و ئەو بڕیارە نەدراواتە دەرگای مزگەوتەکان نەکرایەوە ئەوە مسلمانان و ئیمانداران ئەتوانن زۆر بە ئاسایی هەمان ئەو عیبادەت و پەرستشەی کە کردویانە لە ڕابردوو لە ساڵانی پێشوو لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە ماڵەکانی خۆیان ئەنجامی بن ینی خەڵک هەیە بەداخەوە وا ئەزانێ ئللا نوێژی نوێژ یاخۆت پەرستش یان عیبادەت هەر ئەبێ لە مزگەوتا بیکەینە خێر ئێمە نوێژەکان لە ئێستاە کە مزگەوت داخرا ئەتوانی لە ماڵەوە بیکەین هەندێک کەسەیە خوێنەواری هەیە قورئان ئەزانێ بخوێنێ ئەتوانێت لە ماڵەوە جەماعەتەکە بکە بۆ خێزانەکەی خۆی بۆ ماڵ و مناڵی خۆی لە ڕەمەزانیش بە هەمان شێوە نوێژی تەراویح کە سونەتێکی گەورەیە لە ڕەمەزانە بە نمونە زۆر ئاساییە هەر کەسێک لە ماڵی خۆی ئەم نوێژە ئەم سونەتە ئەنجامەدا بۆ ماڵەوەی ببێ بە ئیمام و خێزانی و مناڵەکانی لە دوایەوە ببن بە مەأموم ئێمە ئەگەر گەیشتینە ڕەمەزان و مزگەوتەکان نەکرایەوە پێشنیا برین داواکاریمان یاخۆت ئەو هینی ئەوەمان بۆ خەڵک ئەوەیە پێشنیار یاخۆت ڕێنماییمان بۆ خەڵک ئەوەیە کە هیچ سارد نەبنەوە و چۆن لە ڕابردووە گەرم و گوڕ بوونە لەسەر پەرستشەکان لەسەر عیبادەتەکان لەسەر ڕێزگرتنی مانگی ڕەمەزان لەسەر عیبادەتی تایبەتی لە ڕەمەزان بە هەمان شێوە بن ئەگەر لە مزگەوتەکانیشانە بوو لە ماڵەکانی خۆیان زۆر بە ئاسایی و زۆر بە تەبیعی ئەتوانن ئەو پەرستشانە ئەنجام بن. ڕاستە مامۆستا مەژدە باسێک لەوە بکەین کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆر باز لە ئارامگرتن کراوە و باز لە سەبرگرتن کراوە لە بەرامبەر ئەو ناخۆشیانەی کە بەسەر هەر مرۆڤێک دادێت ئەمێ باسێک لەوە بکەین تا چەند پێویستە هاوڵاتیان لە ئێستادا ئارامیان هەبێت و لە ماڵەکانیان بمێننەوە لە ڕوانگەی پیرۆزی ئاینی ئیسلامەوە چۆن باز لەمە کراوە. بەڵێ دیارە لە بەرامبەر هەر بارودۆخێک هەر وەزعێک هەر ناخۆشیەک هەر نیگەرانیەک هەر موسیبەتێک کە ڕوو لە ئینسانەکان ئەکا ڕوو لە مسلمانان ئەکا ئاینی ئیسلام هانی داوین کە سەبر و ئارامی بەکاربێنین و چەندەها ئاەتی قورئان کە تەماشاکەی ئەیبینی باسی گرنگی سەبر و ئارامی ئەکا بۆ ئیمانداران کە چەنە پێویستە چەندەها فەرمودەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ باسی گرنگی و بایەخی سەبرمان بۆ ئەکا یعنی بە دڵنیایە وەیسا بارودۆخێکی وەکو ئەم نەخۆشی کۆرۆنایە ڕووی لە هەرێمی کوردستان و لە وڵاتەکەمان کردووە دڵنیا بن لەوەی کە زۆر بە ئاسانی و ڕۆژێکیش دێ ڕەنگە لەم نزیکانە شابێ ئەم بارودۆخەش کۆتایی دێ و ئەم نەخۆشیەش نامێنێ بەس بە مەرجە ئێمە سەبرمان هەبێ خوای گەورە لە قورئانە کە باسی سەبر ئەکا فەرمێ باسی خۆڕاگرتنی مسلمانان ئەکا و باسی ئەوە ئەکا کە تەحمل بکەن لە بەرامبەر ناخۆشیەکە فەرمێ فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا واتە بێگومان لە دوای هەموو ناخۆشیەک لە دوای هەموو ناڕەحەتیەک لە دوای هەموو زەحمەتیەک خۆشیەک هەیە دووبارە تەکیدی ئەکاتەوە خوای گەورە فەرمێ بێگومان دوای هەموو ناخۆشیەک خۆشیەک هەیە هەروەها لە فەرمودەیە کە پێغەمبەری خوا فەرمێ درودی خوای لەسەر بێ الصبر مفتاح الفرج ئەفەرمێ سەبر و ئارامی کلیلی کردنەوەی هەموو دەرگاکە خۆشیەکانە واتە حەج ناڕەحەتیەکت هەبوو هەز نەخۆشیەکەت هەبوو حەز بارودۆخێکی تایبەتی کە هات بەسەر تا ئیتر تاک بەسەر خەڵکا بیان بە تەواو بەسەر وڵات و شارێکا بێ ئەگەر خەڵکەکەی ئارام بگرن سەبر بگرن و ئومێدیان وابێ خوای گەورە ئەم نەخۆشیە یان ناڕەحەتیان با لەسەری بە دڵنیایەوە لە کاتێکی زۆر کەمە خوای گەورە ئەو ناخۆشی و ناڕەحەتی و نیگەرانیە لەسەریان لە ئابات. مامۆستا باسێک لەوە بکەین کە ئێوە وەکو مامۆستایانی ئاینی و لیژنەکانی ئەوقاف پێویستە چی بکەن بۆ ئەوەی کە هاوڵاتیان ئاگادار بکەنەوە لە مەترسی ئەم بارودۆخە و لە ڕوانگەی پیرۆزی ئیسلامەوە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ڕێنمایی زیاتر بدرێ بە هاوڵاتیان. بەڵێ دیارە لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە لە کوردستان سوپاس بۆ خوای گەورە مامۆسایانی ئاینی بە تێگڕا لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان و هەموو بەڕێوبەرایەتیەکانی ئەوقاف و وەزارەتی ئەوقاف بە تایبەتی ڕۆڵێکی بەرچاوی بینی لە بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە و لە وشیارکردنەوەی تەواوی خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەم نەخۆشیە ئێمە ئەبێ هەمیشە ئەو ڕۆڵە گەورەی کە مامۆسایانی ئاینی بینیان لە یادمان بێ هیچ کاتبیری نەکەین و بەرپرسانی وڵات بە تایبەتی پێویستە ڕۆڵی مامۆسایانی ئاینی لەم بارودۆخی ئێستاە بەڕاستی بەرز بنرخێنن مامۆسایانی ئاینی سەرڕای ئەوەی کە مزگەوتەکانیان داخست چونکە وەکو باسمان کرد داخستنی مزگەوت ئەگە زۆر ناچار نەبی ناکرێ ناگونجێ بەڵام هەرچەند قورس بوو لە سەریان
بەڵام مادام بۆ خۆپارێزی بوو مادام بۆ سەلامەتی ژیانی خەڵکی بوو بەو پەڕی ژیانی بەرپرسیارانەوە مامۆستانی ئاینی هاتنە مەیدان و دەرگای مزگەوتەکانیان داخست و ئامۆژگاری تەنانەت نوێژخوێنانی مزگەوتەکانیشیان ئەکرد بەوەی کە ئەمە وەزعێکە بارودۆخێکە هاتوتە ئاراوە سەبرتانە بێ ئارامتان بێ ئەم ماوەیە ناین بۆ مزگەوت لە ماڵەکانی خۆمان نوێژەکەین و مامۆسانی ئاینی بەڕاستی لە ڕێی بڵنگووی مزگەوتەکانەوە چەندەها جار ڕێنماییان بە گوێی خەڵکی داوەکە لە بەرامبەر ئەم نەخۆشیەدا چی بکەن لە ماڵەکان بمێننەوە مێنە دەرەوە و با سەلامەت بن. یعنی ئەم ڕۆڵە جوان و گرنگی مامۆسانی ئاینی بەڕاستی جێگای دەستخۆشی هەمووان بوو. لەم بارودۆخەشدا ئێمە لە سنووری خۆمان ئەگەر بنمونە بهێنینەوە لە شاری چەمچەماڵ هەر لە سەرەتای سەرهەڵدانی نەخۆشیەکە لە 23/2 بەڕێز قایمقامی چەمچەماڵ فەرمانێکی دەرکرد بە پێکێنانی لیژنەیەکی بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە کە ئێمە ژوو بەڕێوەراتی ئەوقاف ئەندامێ بووین لەو لیژنەیە. سوپاس بۆ خواکارەکان زۆر بە چاکی و بەباشی ڕاپاڕێنران و خەڵکمان وشیار کردەوە بە هەموو لایەک مامۆسانی ئاینی لە لای خۆیەوە جیهەتی ئەمنی لە لای خۆیەوە بە هەموو لایەک توانرا سوپاس بۆخوا بەڕاستی چاکترین سوود بگەێنین بە تەواوی خەڵکی و الحەمدولله هەتا ئەم لە حەزەیەتە ئەم ئەندازەیە ئەتوانم بڵێم بەڕاستی مامۆسانی ئاینی ڕۆڵێکی بەرچاویان گێڕا لە بەرامبەر ئەم بارودۆخە بە هاوشانی لەگەڵ تەواوی هێزە ئەمنیەکان لەگەڵ ستافی کارمەتانی تەندروستی بوونە قودوە و پێشەنگێکی جوان کە هەمیشە جێگای دەستخۆشی و شانازیە بن. خۆشحاڵی شانازیتان پێکەین دەستان خۆش بێ. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ مامۆستا مژدە ڕەئوف بەڕێوەبەری ئەوقافی چەمچەماڵ و مامۆستای ئاینی کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش پەیامنێرمان حەیدەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانەیە. حەیدەر سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیاریەکان لای تۆ چین. سڵاو لە ئێوەش هەر پەیوەست بە بابەتەکەی ئێوەش بە هەڵکێشکردنی بابەتی چۆنێتی خۆپاراستن لە هەموو کاتێکدا نەک تەنها لە نەخۆشی کۆرۆنا من بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەم بابەتە بۆ پێیکەوە خۆپاراستن کە باشترین چارەسەرە لە هەمان کاتێکدا لە ساغی مرۆڤ و تەندروستی کۆمەلگا پێم وایە خاڵێکی گرنگی خۆشبەختی ژیانیشە نەک تەنها بۆ مرۆڤێک بەڵکو بۆ هەموو مرۆڤایەتی. من بۆ زیاتر قسەکردن لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئیماد بەڕێبەری ڤێتەنەری کفری کاک ئیماد ئەگەر بێتێرە دکتۆر دەمەوێت پرسم لە جەنابەت ڤایرۆس چۆن دروست دەبێت. سپاس بەخوا ئێمە هێدی خەریکە قوتارمان دەبێت بە یەکجاری لە ڤایرۆسی کۆرۆنا چی بکرێت بۆ ئەوەی کەوال بۆ داهاتووش لە هەموو ئەو ڤایرۆسانە خۆمان بپارێزین. سەرەتا سوپاسانەکەم بۆم دەرفەتا. ئێمە ئەگەر باسی ڤایرۆس بکەین وەکو ڤایرۆسی کۆرۆنا ئێستا زۆر کۆڤید-19 ناسراوە بە کۆرۆنا یعنی ئەوەی هەر ڤایرۆسێک بۆ نمونە کە سەرچاوەکەی ئاژەڵ بێ هۆکارەکەی گەێڕێتەوە بۆ ئەوەی کەوا مامەڵەیەکی ناتەندروست لەگەڵ بەرەوبوومە ئاژەڵەکانە بکەین چی لە ڕێگەی گۆشتەکەیەوە بێ چی لە ڕێگەی بەرهەمەکەیەوە بێ جا پاک و خاوێنی ڕاگرتن یاوەکو مامەڵەیەکی تەندروست بەرەوبوومە ئاژەڵەکان باشترین ڕێگایە بۆ بنەبڕکردنی ئەو هەموو ئەو ڤایرۆس و میکرۆبە زیان بەخشانی کەوا لە سەرچاوەکەی ئاژەڵە بۆ مرۆڤ گوێزرێتەوە. کاک دکتۆر من دەپرسم ئایا تەنها چی بکرێت بۆ ڕێگریکردن لە هاتنی ئەو جۆرە ڤایرۆسانە بۆ نمونە کێڵگە پەرەوەریەکان زیاتر ڕێنمایی بیاخۆ چاودێری تەندروستی بکرێت هەروەها ئەو مەڕانیان ئەو کوشتارگانەی کە هەیە قسابخانەکان پێتوانی ئەوانیش پێویستە زیاتر لەمەوەدا بە شێوازێکی تەندروست مامەڵیان لەگەڵا بکرێت. بە دڵنیاییەوە چونکە ئاسایشی خۆراک زۆر گرنگە هێڵی پێشەوەیە بۆ بەرگریکردن و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی هەر نەخۆشیە کە سەرچاوەکەی بڵێن ئاژەڵ بێ. باسی کێڵگەی پەلەوری و باسی پەلەوەرت کرد من حەزەکەم پێت بڵێم ڤایرۆسی کۆرۆنا زیاتر لە 80 ساڵە لە پەلەوەرە هەیە تاوەکو ئێستاش بوونی هەیە بەس خۆشبەختانە ناگوازرێتەوە بۆ مرۆڤ ئەو شێوازە کە ساڵانە ملیۆنەها دۆلار بۆ نمونە زەرەر لە ئابووری کوردستانی شەدا لە هەموو جیهانە هەیە. باشترین ڕێگا وەکو خۆت جەنابەت باست کرد خۆپاراستنە باشترین چارەسەرە گرنگیدان بە پاک و خاوێنی مەرجە تەندروستیەکان وەکو خۆی جێبەجێ بکەین ئەمە باشترین ڕێگایە بۆی چارەسە بۆ ئەوەی لە ڤایرۆسی کۆرۆنا و لە هەموو ڤایرۆسەکانی تر بە دوور بین یاوەکو لە زیانەکەی بە دوور بین.
دکتۆر عیماد بەڕێبەری ڤێتەنەری کفری من دەپرسم لە جەنابەت ئێمە ئێستا لە کفری سنوورین لەگەڵ شارەکانی خواروی ناوڕاستی عێراق چی بکرێت بۆ ئەوەی کۆنتترۆلی زیاتری هەموو ئەو نەخۆشیانە بکرێت بۆ نمونە کاریگەری هاتنی ئەو مەڕووماڵاتانە یاخد ئەو بەروبەمانەی لە سنوورەکان و لە سنووری پەروێزخانەوە بێت لە زاخۆ بێت لە پێنجێنەوە بێت لە هەموو ئەو شوێنانەوە یعنی گرنگی دانانی کوالێتی جۆری یاخود تیمی پزیشکی لەو شوێنانە تا چەند گرنگە زۆر زۆر گرنگە ئێمە لە مەرزەکان یاوەکو لە ئەو سنوورانی کە لەگەڵ خواروی عێراق هەمانە هەموو تیمی پزیشکیمان هەیە کەرەنتینەمان هەیە بۆی ئەو بەرەوبوومانە یاوەکو ئەو ئاژەڵانی کە داخلی هەرێمە بن بە ڕێنمایە تەندروستیەکان داخڵە بن پشکنینیان بۆ کرێ بەڵام ئێمە لێرەوە داواکەین لە حکوومەتی هەرێم زیاتر برەو بدا بە ئەو تاقیگە پزیشکە ڤێتەرنەریانی بۆ ئەوەی لە داهاتووە بمان پارێزێ لە زۆربەی زۆری ئەو نەخۆشیانی کەوا سەرچاوەکەی ئاژەڵە ئێستا لە هەرێمی کوردستان تاقیگە ڤێتەرنەریەکان و هەتاوکو تاقیگەی تەندروستی زۆر پێشکەوتونوین ئەوەی کە بینیمان ێستا لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا ئێمە پسپۆڕانی ڤێتەرنەری دەورێکی باڵایان بینی ئەوە بووکردنەوەی یەکەم تاقیگەی کۆرۆنا لە سلێمانی لەسەر دەستی پزیشکێکی ڤێتەرنەری بەڕێز بوو بە هاوکاری و هەمانگی لەگەڵ تەندروستی سلێمانیا بۆ ئەوە ئێمە بتوانین لە داهاتوویشە بتوانین مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەو هەموو ئەو نەخۆشیانە بکەین کە سەرچاوی ئاژەڵە و سەرچاوەیەکی نادیاری هەیە پێویستە ئێمە برەو بدەین بە تاقیکەکانمان چی لەسەر سنوورەکان چی لەسەر ئەو سنوورانی کە لەگەڵ خواری عێراق هەمانە. دکتۆر عیماد من نەپرسم لە جەنابەت بەشێک لەو گۆشتانی کە دێت بۆ هەرێمی کوردستان لە دەرەوە دێن یاخود هەندێکان بە شێوەی بەستوو یاخود بە شێوەیەکی جۆرە لە جۆرەکان دەهێنرێتە هەرێمی کوردستان چی لە خواروی ناوڕاستی عێراق چی لە سنوورەکانی وڵاتی ئێران و بڕین تورکیا بێت چۆن بتوانین دڵنیابین لەو گۆشتە خۆی سەرەتا باشترین ڕێگا ئەوەیە ئێمە ینی احتیمام بدەینە ئەو بەرەوبوومانەی خۆمان بەرەوبوومەنی ناوخۆیی لەبەرەوە ئێمە دڵنیاین بۆ نمونە ئێمە لە پەلەوەرە زیادی لە پێویستی خۆمانیش ئینتاجەکەین ئەینێرین بۆ خواروی عێراق باشترین شت ئەوەیە کە ئێمە برەو بدەین بەد بەرهەمە ناوخۆیەکان بەڵام ئەگەر ئێوە ڕۆژێک هات ئێمە پێویستمان هەبوو گۆشت یا گۆشتی سپی هاوردە بکەین ئەبێت بە شێوازێکی دروست بە شێوەی تاقیگەی پشکنینی بۆ ئەکرێ بۆ نمونە بۆ سالمۆنێلایە ئەو نەخۆشیکەوە بە شەر تووشی بڵێن ژەهرایی بوونەکە بە شێوەیەکی دروست مامەڵی لەگەڵاکرێ لە سنوورەکان ئەویش ئەیخرێتە ژێر پشکنینی تاقیگەییەوە بۆ ماوەیەک تاوەکو دڵنیان نەبن ئەو گۆشتە یا ئەو بەروبوومە ئاژەڵیە شیاوە بۆ خواردن بە هیچ شێوەیە داخلی هەرێمی کوردستان نابێت. دکتۆر عیماد دەپرسم لە جەنابەت هاوڵاتیەکی سادەی ئاسایی خاوەن ئاژەڵ خاوەن پەلەوەر ئەوەی چی ئەوانی لە کێڵگەکان کارەکەن چۆن ئەتوانن خۆیان بپارێزن بۆ نمونە تۆ شوانکارێکت هەیە یاخود خاوەن مەردارێکە کۆمەڵی سرە مەڕی هەیە سەر ئاژەڵی هەیە چی بکات بۆ ئەوەی خۆی بپارێزێت لە هەموو ئەو ڤایرۆسانەی کە دروست دەبێت پاک و خاوێنی باشترین ڕێگایە بۆ ئەوەی خۆی پارێزی ئێمە هەموو کات تیمی ڕێنماییشمانێکە چن بۆ گوندەکان بۆ خاوەن پرۆژەکان ئێمە ڕێنمایە نەدەینێ بۆ نمونە لە هەموو کاتێکە کە مامەڵە لەگەڵ ئەو ئاژەڵا ئاکات یا لەگەڵ بەربوومەکەیە لە پێشە بە پاکی دەستی بشوە دەستکێش لە دەستکە ئەگەر بتوانن خۆپارێزی وەکو هەڵپێشانی دەمولووتیان ئەمە باشترین ڕێگایە بۆ ئەوی کە هەم ئاژەڵەکە توش نەبێ لە مرۆڤەکەەوە هەم مرۆڤەکەیش لە ئاژەڵەکەەوە ئەگەر هەند چونکە سەروی 250 نەخۆشیمانێ لە نێوان مرۆڤ و ئاژەڵا کە ئەگوازرێتەوە لە مرۆڤ بۆ ئاژەڵەوە پێچوانەیش لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ باشترین ڕێگا بۆ ئەوان ڕاگررتنی پاکوخاوێنی وەکو شوشتنی دەسەکانیان وەکو کاتی لە کاتی مامەڵەکردن لەگەڵ بەرەوبوومەکانیانە یا لە کاتی هەر مامەڵەکردنی لەگەڵ ئاژەڵا و دوای ئەوەیش پاکوخاوێنی واتە هەر شوشتنی دەسەکانیانە و بەدلە واتە پۆشاکی تایبەتیان هەبێت لە کاتێکا کە مامەڵە لەگەڵ ئەو ئاژەڵاکەن. دکتۆر عیماد نامێ زۆر ماندوو بکەم پرسیارێکی دیکە دەکەم
دەبینیت لە هەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان زیاتر کەرتی تەندروستی گرنگی پێدرا، ینی وەکو وزارەتێکی سەرەکی کەمتر تێبینی دەکەی بواری ڤێتەنەری، وەک ئاماژەت پێکرد کە دۆزینەوەی ئەو ڤایرۆسە لەسەر دکتۆرێکی ڤێتەنەری کە ئەمە جێگەی خۆشحاڵیە، بەڵام پێت وانییە بواری ڤێتەنەریش هێندەی تەندروستی گرنگە پێویستی بە لە ڕووی دابینکردنی ئامێر، لە ڕووی ڕاهێنان، لە ڕووی مەشروب ئەو جۆرە گرنگیانە. بە دڵنیاییەوە بواری ڤێتەرنەری بوارێکی تەواوکەری تەندروستیە، چونکە ئێمە لە هێڵی پێشەوەی ڕێگەگیریکردنین لە نەخۆشیەکان ئەو هەندێک نەخۆشی هەیە کە وەکو نەخۆشی سل و نەکو نەخۆشی تای ماڵتا هەتاوەکو لە ڕێگای ڤێتەرنەریەوە کۆنتترۆل نەکرێت بە هیچ شێوەیەک لە مرۆڤات کۆنتترۆل ناکرێ، واتە ئێمە تەواوکەری یەکترین. بەداخەوە ئێمە ئەبینین حکوومەتەکان حکوومەتی هەرێم تەنها لە کاتی قەیرانی هەر بوارێکە هەر بڵین سێکتەرێکا تەنها لەو کاتا فۆکەسە خاتە سەری، لەو کاتیشە پێم وانە فرای ئەوە بکەوێت کە ئەو سێکتەرەیە ئەو کەرتە باتە پێشەوە بلەو کاتە کورتە. ئێمە داواکەین لە هەموو سێکتەرەکان ئەوەی لە هەرێم گرنگە حکوومەت هەر لە سەرتاوە گرنگی پێبدا بۆ ئەوەی ئامادە باش بێ بۆ ئەوەی کە کاتێک کە خوانەخواستەوە قەیرانێک دێتە پێشەوە ئامادە باشی تیادا هەبێ بۆی مامەڵی دروستی لەگەڵا بکە، نەوەکو لە کاتی قەیرانەکە تەنها لەو کاتا تۆ ئێتیمامێکی بیتێ و لە دوایەوە لە بیری بکەیت و فەرامۆشی بکەیت. سپاس بۆ دکتۆر عیماد عەزیز بەڕێبەری ڤێتەنەری کفری، سپاس بۆ کۆی زانیاریەکان، دەست خۆش بێ. هەر سەبارەت بە تەندروستی مرۆڤ دیارە لە کفری ئێستا وەرزی کنارە، وەرزی کنار خواردنە بۆ خۆی لە مۆزەدا بەشێکی زۆری هاوڵاتیان بۆ پێیکەوە جۆرێک لە دار هەیە لە سنووری کفری تەنها دروست دەبێت بەرهەمی هەیە بەشێک لە هاوڵاتیان کە لەگەڵ هاتنی وەرزی کناردا کنارێک زۆرە خۆن، بۆیە ئەمە لە ڕووی تەندروستیەوە ناتەندروستە ئەکرێ بە شێوەیەکی بڵێن پچەر یاخود بۆ نمونە لە کاتێکدا ئەو کنارە لەو دارانە ئەکەنەوە وەکو بەڕێبەری ڤێتەنەری کفری ئاماژەی پێکرد ئەکرێ دوانی وەڕوان یاخود شەو ئەو جۆرە بەرهەمانە بخۆن بۆ خۆی کنار لە ڕووی تەندروستیشەوە بۆ مرۆڤ بەرگری لە نەخۆشی بەهێز دەکات، بۆیە ئێستا وەرزی کنارە لە کفری بەشێک لەو هاوڵاتیانە و لە دەرەوەی بگرە بۆ کنار خواردن دێن بۆ کفری، چونکە کنار خواردنی کفری تاموتێژێکی تایبەتی هەیە. ئەمە وەکو ئەوەی کە تەنها نەریتێک لە هیچ شوێنێک جگە لە سنووری کفری نەبێ بەو شێوازە بەتامە دروست نابێت. لە شارەکانی شوێنەکانی تر هەیە، بەڵام لە کفری بە شێوەیەکی فراوانتر کناری هەیە. من دەگەڕێمەوە ئستودیۆی کەناڵی گەلی کوردستان، بەڵام دەمێ ئاماژە بکەمکەوە ئەم جۆرە هەنگاوانەی کە دەگرێتە بەر بۆ خۆپاراستن لە تەندروستی مرۆڤ هەروەها بۆ ڕوبەڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەتوانم بڵێم پێت بەم جۆرە هەنگاوانە هەرێمی کوردستان دەتوانێت ڕوبەڕووی مەترسی گەورەتر بێتەوە، چونکە ئەوەی بینیمان لە نەخۆشی کۆرۆنا ئەو ئەرکانی کە لەسەر کارمەندانی دەستگا ئەمنیەکانە بە نمونە ئاسایشە پۆلیسی هاتوچۆیە یاخود کارمەندانی تەندروستیە بە هەمان شێوە هاوڵاتیان پێش جێبەجێکردنی ئەرکەکان ئەوانیش بەشێک بوون لە جێبەجێکردنی ئەرکەکان، بۆیە بەم شێوازە دەتوانین هەموو لایەک لە ساغ و سەلامەت و تەندروست و بە ئارامیش بژێ. من ئەمە کۆی زانیاریەکانی کفری بووی دەگەڕێمە لایەوە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان حەیدەر کا بەشێکی ڕاستەوخۆ لا کفری و لەگەڵمان بوو، سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە. بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان سەرباز بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵمانایە. سەرباز سڵاو لێ ببیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیاریەکانی ڕۆژ لای تۆ چین. کۆژین سڵاو لە تۆ لە سەرزەم بینەرانی گەلی کوردستان. زانیاریەکانی ڕۆژ لە شاری هەولێر دەمەوێت سەرەتالەوە دەست پێ بکەم. بڕیاروایە کەمێکی دیکە وەفدێکی باڵای حکوومەتی عراقی بگاتە لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە و بگاتە هەرێمی کوردستان، دوا بەدوای ئەوەی کە لە شاری هەولێر لە هۆڵی سعد عەبدوڵڵا کۆبوونەوەک لەگەڵ لێپسراوانی حکومی لە هەرێمی کوردستان کۆ دەبنەوە. دواتر بڕیاروایە سەردانێکی مەیدانی بۆ ئەو شوێنانەی کە شوێنی کەرەنتینن و با بڵێن سەردانێکی مەیدانی ناوشاری هەولێر بکەن، دواتر لە ڕێگای هەولێرەوە بگەنە پارێزگای سلێمانی و لەوێش کۆبوونەوەک ئەنجام بدەن. کۆژینجگەلەوە دوای ئەوەی کە دوێنێ ئێوارە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر چەند ڕێنمایەکی دەرکرد کە بۆ قەدەغەی هاتوچۆ لە بەپی ڕێنمایەکانی ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر با بڵێن ڕێگە بە چەند شوێنێک دراوە کە لە شەشی بەیانی تاوەکو شەشی ئێوارە بکرێنەوە. لەوانە
بەشێک لە سەرتاشخانەکان و هەروەها کارگەکان و پرۆژەکانی وەبەرهێنان ئەوانەی کە دەکەونە سنووری دەرەوەی سنووری شقامی 100 مەتری و بەشێک لە نورینگەکانی ڤێتەنەری و هەروەها بەشێک لە نەمامگەکان ئەوانش کە بێگومان ئەوانەی کە دەکەونە دەرەوەی سنووری 30 مەتری و بەشێکی دیکە با بڵێن ئاسانکاری بۆ هاوڵاتیان کراوە سەبارەت بە قەدەغەی هاتوچۆش وەک دەبیدرێت لە وێنەکان لە پشتی منەوە قەدەغەی هاتوچۆ بەردەوامی هەیە و تەنها و کەسانی کە ڕێگە پێدراون ئەوان لە شەقامەکان هەروە کۆژین دەمەوێت باز لەوەش بکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان کەمپینێکی ڕاگەیاندە بوو تاوەکو ئێستا ئەو کەمپینە زیاتر لە 20 میلیارد دلار و 20 میلیارد و 850 هزار دلاری تاوەکو ئێستا کۆکراوەتەوە و بڕیاروایە دوایەوەی کە حکوومەت باڵێن کەپینەکە کۆتایی بە کەپینەکە ڕادەگەینێ دواتر لە ڕێگای هەر حکوومەتەوە خۆی لە ڕێگای چەند لیژنەیەکەوە دابەشی سەر باڵێن ئەو کەسانی کە کەم دەرامەتن و بۆ هەروەها بۆ پێداویستی پزیشیش ئەم پارەیە خەرج دەکرێت جگەلەوە کۆژین ئێستامە لە بەردەم باڵێن بازاری لەنگەی شاری هەولێرین وەک دەبینرێت ئەو بازارە زیاتر لە 2700 دوکانە و هەروە ئەم بازارە زیاتر لە باڵێن 4000 کەس پێشتر کاری تێدا دەکرێت ئێستا ئەم بازارە بە تەواوی با بڵێن داخراوە هەروەها بەپێی ئەو ڕێنمانەیە کە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر دەری کردووە ئەگەر کامیرەمانەکەم هاوکارم بێت جگە لە سەرتاشخانەکان کە ئێستا لە بەرامبەری ئێمن ئەمان ئەوڕۆکردی با بڵێن دەستیان بە ئیش کردوتەوە ئەگەر کامیرەمانەکەم هاوکارم بێت جگە لەم چەند سەرتاشخانەی کە لەم بازارە هەن بازارەکە بە تەواوی داخراوە با بڵێن کەس کاسبی تێدا ڕاژیراوە ئەگەر بین بەراوردێک بکەین لەگەڵ ڕۆژانی پێش قەدەغەی هاتوچۆ ئەم ئێستاەوەی ئێمە لی ڕاوەستانی شەقامی 100 مەتریە یعنی کۆژین ئەم بازارە ڕۆژانی هەینی جگەلەوەی کە بازارەکە قەڵەواڵغێکی زۆری پێوە دیار بوو هەروە نیوەی شەقامەکەش دەجیدا بۆی کە دەستژێر و کاسبکارێکی زۆر لێرە کاریان دەکرێت ئێستاوانە بێکارن و با بڵێن لە ڕێگای ئێمەوە زۆر جار با بڵێن داوایان کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکیان لێ بداتەوە بۆی کە ئەم بازارە سەرجەمی دوکانەکان کرێتی حکوومەتن با بڵێن کرێ دەدەن بە حکوومەت و بەشێکیان هەر بە هەمان شێوە کرێتی خاوەن مڵکەکانن با بڵێن ئەوانەی کە دوکانیان هەیە بەشێکیان کرێتی خاوەن مڵکەکانیشن ئەمانە با بڵێن لە ئێستادا لە دۆخێکی خراپدان و هەروەها بێکار بوونە نازانن ئاخۆ خاوەن مڵکەکان لە کرێکانیان خۆش دەبن یاخود نا بە هەمان شێوە خاوەن مڵکەکانیش تاوەکو ئێستا ڕوون نییە کە ئایا حکوومەت لە کرێکانیان خۆش دەبێت یاخود نا ئەمانەی کە ینی با بڵێن ئەوەی کە لەو بازارە کار دەکەن ئێستا زیاتر لە با بڵێن مانگێکە بێکارن بە هەمان شێوە دەستژێرەکان بەشێکی زۆری دەستژێرش لەم بازارە هەن کە بۆی کە ئەم بازارە بازارێکی با بڵێن تایبەتە بە کەلوپەلی کۆنا و هەروەها خەڵکێکی فەقیر بە تایبەت ڕووی لەم بازارە دەکرد ئێستا ئەم بازارە بە تەواوی داخراوە بۆیە ینی ئەوان لە ڕێگای ماچی گەلی کوردستانەوە کەمێک پێشستاش با بڵێن کاتی نێرە زۆر تەرکیزیان لەسەرەوە بوو کە داوایان دەکرد کە بەشێک با بڵێن حکوومەت بە شێوەیەک لە شێوەکان لە کرێکانیان خۆش بێت یاخود ینی بە جۆرێک لە جۆرەکان پەیتا با بڵێن وایە لێ بکات ینی قەدەغەی هاتوچۆ شل بکاتەوە بۆ ئەوان بگەڕێنەوە سەر کارەکانی خۆیان ینی کۆشین ئەمانە بەشی زۆریان وەگوتم ینی کاسبکاری دەستژێر و هەروە کەلوپەلی کۆنیان لەم بازارە دەفرۆش بە شێوەیەکی گشتیانی چینێکی هەژار لەم بازارە کاری دەکرد بۆ ئێستا ئەوان بێکار ماونەتەوە و داواکاری ئەویان هەیە کە حکوومەت لە کرێکانیان خۆش بێوانێک کە کرێتی حکوومەتن و هەروە بەشێکی لە خاوەن مڵکەکان بێگومان کری مانجی سیان لێ خۆش بن بەڵام دیارنی ئاخۆ کرێ ماگەیان لێ خۆش دەبن کە مانجی چارە یاخود نا ئەمانەش داواکاری ئەوان بۆ پێمان خۆش بوو کە لە ڕێگای ئەوان پێیان خۆش لە ڕێگای ماچی گەلی کوردستانەوە بگەیەندرێت بەلایانی پەیوەندیدار بەڵێ کۆژی نەمانە زانیاریەکان بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان سەرباز کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامنێرمان پێشڕۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە پێشڕۆ سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزان زانیاریەکان لای تۆ چین کۆژین سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم ڕۆژ وەکو هەموو ڕۆژەکانی تر کە حکوومەت قەدەغەی هاتوچۆی ڕاگەیان بوو ئەوەی کە لە شاری سلێمانی ئەبیندرێ ئەمڕۆ هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو پابەندن بە
ڕێنماییە تەندروستیەکان و بە ڕێنماییەکانی هێز ئەمنیەکانەوە. کۆژین ئێمە لەگەڵ هاتنمان بۆ ئێرە ئەمە ئێمە لە بەردەم پاڵاسین ئەم چوارڕێیانە هاوشانمان مەولەوی کانێسکان بەرەو مامەڕیشە و سالم دیارە ینی ئەبینی کە هاوڵاتیان بێزگەلەوەی هێزە ئەمنیەکان بەو شێوەیەی پێشووتر ینی کە لەسەر ڕێگەکان بوون و بۆ ئەوەی کە هاوڵاتیان ڕێنمای هاوڵاتیان کەن کە چۆن خۆیان بپارێزن لەم ڤایرۆسە ئەمڕۆ کەمتریش ئەبیندرێن بەڵام سەرباری هەموو ئەمانە هاوڵاتیان لە دەرەوە کەمتر هەن ئەمەش ئەوەمان پێڵە کە وشیارەکی تەواو لای هاوڵاتیانی شاری سلێمانی دروست بووە و هەیە بە سەبارەت بە خۆپارێزی تاک ئیتر لە دەست ئەم ڤایرۆسە کە لەوە پێشتر بە گشتی هاوڵاتیان لە ماڵەکانە ئەمانەوە سەرباری ئەوەی کە هێواش بە چەند قۆناغێک بارودۆخی ناو شاری سلێمانی کەمێک ئاسایی بۆتەوە و بەشێک لە دوکانەکان لەلایەن لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و بڕیاری لەسەر دراوە لایەن قایمقامێت و لیژنەکانی قایمقامێتەوە بڕیاری لەسەر دراکە بەشێک لە دوکانەکان وەکو دەلاکەکان دوکانی مۆبایلەکان دوکانی مەطعەم و برژاوەکان ئەمانە فیتەرەکان بکرێنەوە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە هەموو لایەنە تەندروستیەکان داوای خۆپارێزی تاکەکەن ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بینیمان لە دوای ئەو بڕیارەوە لە ناو شاری سلێمانیە تاک بەڕاستی خۆی ئەپارێزێ و ئەمەش جێگەی دڵخۆشیە وەکەوەی کە تەندروستکاران و لایەنە پەیوەنددارەکان ئاماژەی پێکەن هەر کاتێک ئەگەر تاک خۆپارێزی دەست پێ بکە وردە بە پێی قۆناغەکانی تر بارودۆخ زیاتر ئاساییە بێتەوە ئەوەی کە زانیاریە و لای ئێمەیە و پێدەچێت لەم هەفتەی ئایندەیە بەشێکی تر لە دوکان و لە ناوبازار بکرێتەوە بە ڕووی هاوڵاتیانە بەڵام ئەمەش سەرباری کردنەوە و ئەم بڕیارەش هێشتان لایەنە ئەمنیەکان و تەندروستی سلێمانی داوای ئەوە ئەکەن ئەبێت تاک خۆی بپارێزێت نابێت قەرەباڵغی لەم شوێنانە دروست بکرێت ئاماژە بەوەکەن کە ئەم ڤایرۆسە هێشتان لە بەردەم دەرگای ماڵەکانی یەک بە یەکمانە ڕاوەستاوە ئەگەر خۆمانی لەدەست نەپارێزین بێگومان ڕەنگە جارێکی تر ئەم ڤایرۆسە بڵاوە بکات و ئەوسا لە دەستی تەندروستکاران و لە دەستی هەموو لایەنە پەیوەنددارەکان دەربچێ و خەڵکێکی زۆرمان زەرەر و زیانی پێ بکاکەوەی جێگەی خۆشبەختی و خۆشحاڵیە بە تایبەت لە شاری سلێمانی لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسەیە تەندروستکاران هێزە ئەمنیەکان لایەنە پەیوەنددارەکان هەمووان بەیەکەوە و لەگەڵ هاوڵاتیانی شاری سلێمانیە کە ئێمە لە ڕووماڵەکانمانە هەر کات لایەنە پەیوەنددارەکانمان دوان بێت چاوپێکەوتنمان لەگەڵا کردێتن پێش هەموو شتێک ئەوان سوپاسی هاوڵاتیانی شاری سلێمانی ئەەکەن کە بە تەواوی پابەندی ڕێنماییەکانی هێزە ئەمنیەکان و ڕێنماییە تەندروستیەکان بوونە بۆیە پارێزراوە من ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ ئەمە هێزە ئەمنیەکان کە ئەمڕۆ ڕۆژی هەینیە لەسەر شەقامەکان ئەبیندرێن یعنی ئەمان بەڕاستی پارێزەری سەر و ماڵی هاوڵاتیانن ئەمانە ئەو کوڕانن کە شەو ڕۆژ ئەخەنە سەر یەک دوور لە خێزان و لە کەس و کارەکانی خۆیان بۆ ئەوەی کە ژیان و گوزەرانی خەڵک بپارێزن بۆ ئەوەی سەر و ماڵی هاوڵاتیانی شاری سلێمانی بپارێزن هاوشانی هێزە ئەمنیەکان تەندروستکاران سەرجەم لە پزیشکەوە لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیەوە تا ئاگاتە کارمەندێکی تەندروستی سلێمانیش چۆن هێزە ئەمنیەکان لەسەر شەقام و لە کۆڵانەکانە بۆ پارێزگاریکردن لەسەر و ماڵی هاوڵاتیان ئەوانیش لەگەڵ هاتنیان ڤایرۆسەیان لە ناو بنکە تەندروستیەکانی خۆیانە بە هەمان شێوە وەکو سەرباز ئاسا دەستیاندایە خزمەتکردن بۆیە توانراوە بە ڕێزدەیەکی زۆر باش لە شاری سلێمانی کۆنتترۆڵی ڤایرۆسی کۆرۆنا بکرێت بەڵام هێشتان ئەمە لای تەندروستکاران وەکو کوردەواری ئەڵێ دڵیان ئاوی نەخواردوێتەوە بەوەی کە بڵێن تەواو 100% ئێمە نەجاتمان بووە لەگەڵ هەموو دوانتنێکا کە ئێمە قسەیان لەگەڵاکەین ئاماژە بەوەکەن پێویستە تاک خۆی بپارێزێ ئەمەوێ لە کۆتاییە ئەوە بڵێم هێواش ئەم شوێنی منی لێوەستاوم مەولەوی ئێستا سیارە ئەبینین تاک بە تاک پێێتێ و بە هەمان شێوە مامەڕیشە و سالم و کانێسکان جوڵەی تێکەوتوێتەوە ئەمەش جێگەی دڵخۆشیە کە جارێکی تر بە هەوڵ و هیمەتی
تەندروستکاران و هێزە ئەمنیەکان بە هەوڵ و هیمەتی هاوڵاتیانی شاری سلێمانی کە پابەندی ڕێنماییەکان بوون جارێکی تر ژیان ئەگەڕێتەوە بۆ ناو کۆڵان بە کۆماڵ و کۆڵان و بۆ ناو دەمار بە دەماری شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری ئەمە کۆی ئەو زانیارە نەبوون کە لای ئێمە بوون منەگەڕێمە لایەوە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان پێشڕەو کابەشێکی ڕاستە خۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم بەو هیواین کە ئێوەش لە ماڵەکانتان بمێننەوە و نەچنە دەرەوە بە تایبەت ئەمڕۆ کە هەینیە مەچنە سەیرانگاکان لە ماڵەکانتان بمێنەوە پاکوخایانی ڕابگرن زوو دەستەکانتان بشۆن تا هەمووان بە دووربین لا نەخۆشی کۆرۆنا و هەمووان بەیەکەوە بەرەنگاری ئەم نەخۆشیە ببینەوە. بەڵێ عزیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن شاد و کامەران بن.